بینەرانی ئازیزی کەناڵی هیوا ئەم کاتتان باش. من گۆنا سەعید زۆر خۆشحاڵم جارێکی تر لەگەڵ ئێوەی ئازیز بە یەکە گەمەوە بۆ بەڕێخستنی گفتوگۆیەکی تر لە گفتوگۆکانی کەناڵی هیوا. پێش ئەوەی بچمەنێ و بەرنامەی ئەمڕۆ لایڤی ئەمڕۆ داواتان لێ یەکەم کە ئەگەر ئێستا لە یوتیوب سەیرمان ناکەن تکایە بڕۆنە سەر پلاتفۆرمی کەناڵی هیوا لە یوتیوب و لەوێەوە بینەرمان بن و بیرتان نەچێ کە هەوڵ بن لینکەکەی بۆ هاوڕێیان و کەسوکارتان شێرکەن، بڵاوی کەنەوە، سەبسکرایبی کەناڵەکە بکەن و هەروەها دەست بنێن بە زەنگەکەیە بۆ ئەوەی هەواڵ و هەواڵی بەرنامەکانی داهاتوتان بۆ بێت. ئازیزانم، گفتوگۆی ئەمڕۆمان هەروەکو لە پێشتر ڕامانگەیاندووە سەبارەت بە تێپەڕینی 33 ساڵە بەسەر تاوانێکی گەورە، بەسەر جینۆسایدی شارێک، بەسەر تاوانێک کە لە دوای 33 ساڵ ئەوانەی کە ڕزگاریان بوو و ئەوانەی کە کەسوکاریان لە دەستدا هێشتاوە ئەزان ئەو ڕۆژەیە کە ئەو کارە ساتە ئەو تاوانە گەورەیە بەرامبەریان کراوەتەوە. ئازار و مەینەتیەکانی بۆ خەڵکی شاری هەڵەبجە، بۆ خەڵکی دەوروبەری شارەکە هێشتا لە جێی خۆیەتی. جگە لەوەش لە دوای 33 ساڵ چەندین پرسیاری گەورە لەسەر ئەوەی کە چی ڕوویە، ئەم تاوانە چۆن بوو و بۆچی هەتا ئێستا بە تایبەت لە دنیای نێودەوڵەتیە ئەم تاوانە وەکو تاوانەکانی کە بەسەر شاری هیرۆشیما، تاوانەکانی بەسەر هۆلۆکۆست و تاوانە جیهانەکانی تر کە بە ڕەسمی ناسراون و لە بواری نێودەوڵەتیە خەڵک هەمووی پێی ئەزانێ بۆچی تا ئێستا ئەم جینۆسایدەی 5,000 ئینسان لە شاری هەڵەبجە و بریندارکردنی دەیان هەزار نەبووە بە ڕەسمی نەناسراوە لە دەستگا نێودەوڵەتیەکانە، تاوانباران سزانە دراون و هەموو ئەم پرسیارانە. ئەمڕۆ ئێمە بۆ ئەوەی کە گفتوگۆیەکی چڕوپەڕ بەڕێ بخەین لەم بارەیەوە هەوڵمان داوە دوو میوان بێنینە پێشەوە لەو کەسانەی کە یاخۆت لێکۆڵینەوەیان کردووە و چون چەنەها ساڵیان سەرف کردووە بەگەڕ خستووە لەوەی کە چۆن بتوانن ئەم تاوانە گەورەیە تاوانبارەکانی دەرخەن، ڕەهەندە جۆرا و جۆرەکانی کە بۆ ئەوەی لە دنیای نێودەوڵەتیە بناسرێ وەکو جینۆسایدێک، وەکو تاوانێکی گەورەی شەڕ و هەروەها ئەوانەی ئەو تاوانبارانەی کە لەوانەیە بەشێکی زۆریان تا ئێستا لە ژیانە بن بخرێنە بەردەم دادگا و دادپەروەری یاخود جۆرێک لە دادپەروەری بۆ قوربانیەکان و بۆ کەسوکاری قوربانیەکان بێتەدی. لە هەمان کاتە هەوڵم یاوە میوانێکیش بێنم کە خۆی ڕزگار بووی دەستی ئەو جینۆسایدەیە و کەسێکە کە چەندین کەسی لە دەستداوە و ئەزمموی ئەو ڕۆژانەی کردووە کە تاوانی هەڵەبجە، تاوانی جینۆسایدی هەڵەبجە تیایدا ڕوویداوە. بەم جۆرە ئێمە هەوڵە دەین کە ئەم تاوانە گەورەیە دوورخێنەوە لە دەستی ئەوانەی کە یاری بەم دۆزەوە ئەکەن، لە دەستی ئەوانەی کە هەر ڕۆژەی بە جۆرێک سەرەداوێکی تاوانبارانی نێو ئەم تاوانە دەرەخەن و دووری خێنەوە لە دەست ئەو زانیاریە نادروستانەی کە 33 ساڵە ئەکرێ بە قۆرگی خەڵکا لە هەرێمی کوردستان و بربەست و ڕێگری زۆریان دروست کردووە لە بەردەم ئەوەی کە ئەم تاوانە گەورەیە لە دنیای نێودەوڵەتیە وەکووتمان بە جینۆساید و بە تاوانی کاتی شەڕ بناسێنرێت و تاوانبارانی سزا بدرێن. ئێمە لە کەناڵی هیوا بە تایبەت ئەوەمان بۆ گرنگەکە وەگوتمان دەنگی خەڵک، دەنگی ئەو خەڵکەی کە قوربانی و یاخود کەسوکاری قوربانین و دەنگی ئەوانەی کە لە هەوڵی بەردەوامان بۆ ئەوەی ئەم ئامانجانە بۆ خەڵک بەدی بێنن و ئەوانەی کە ئەمڕۆ ناڕزایەتی بەردەوام دەرەبڕن بە بارودۆخێ کە خەڵکی ئەم شارە هێشتا تایە ئەگوزارێنن لەژێر سایەی 30 ساڵ لە دەسەڵات لە هەرێمی کوردستان. بۆ ئەمە بەستا میوانی یەکەمی بەرنامەی ئەمڕۆم دکتۆر سالار باسیرەیە کە نوسەری کتێبی جینۆساید لە یاساکانی رێكخراوی نەتەوەیە گرتووەکان و بەنێو دەوڵەتی کردنی کە کورد و جینۆسایدی هەڵەبجەی وەک نمونه هێناوەتەوە. دکتۆر سالار بەخێرهاتن دەکەم، زۆر سوپاس دەکەم کە کاتی یا بە بەرنامەکەمان و ئامادە بوویت بۆ بەرنامەی ئەمڕۆ. سپاس بۆ بەڕێستان، مەمنونم، دەستخۆش. سپاس دەکەم.
دکتۆر سەرەتا پێم خۆشە تۆ کتێبێکت نووسیوە وابزانام 2 کتێب نووسیوە سەبارەت بە جینۆساید پێم خۆشە لە زمانی خۆتەوە بۆ بینەرانی کەناڵی هیوای باسکەی کە لە چ بارێکەوە تۆ لێکۆڵینەوەت کردووە لەم کتێبەیە و ویستوتە چ پەیامێ بگەێنی سەبارەت بە جینۆساید. بەڵێ سپاسانەکەم خات و گۆنا لە ڕاستیای یەک کتێبم نووسیوە بەڵام تەرجمەی سەرزاراوەی کورمانجی باکوور کراوە بۆ ئەو خوێنەرانی کە سۆرانی نازانن. من کتێبەکە لە چەند تەوەرێک پێکهاتووە کە یەکێکیان مەسئلەی هەڵەبجە و چەکی کیمیاوی بەکارهێنانی چەکی کیمیاوی و لە کاردانەوە نێودەوڵەتیەکانیان، هەروەها تراژیدیای ئەنفالە کە خۆم لێکۆڵینەوەی مەیدانیم کردووە چەندین ساڵ لە ناوچەکانی گەرمیان و جینۆساید بەگشتی ئەمانە کە هەمووی دەچنە بابی جینۆسایدەوە لەمەڕ یاساکانی رێكخراوی نەتەوە یەکگرتوەکان چۆن هەڵدەسەنگێنرێ. ئەمانەم یعنی کۆکردۆتەوانێ و پشتم بە هەرنەک لێکۆڵینەوە مەیدانەکانی خۆم بەڵکو بە چەندین سەرچاوەی یاسایی بەستووە و لە کتێبێکا کۆم کردۆتەوانێ قسمەتە بەردەمی خوێنەران بە چەندین ئەو وێنانەی کە خۆم تۆمارم کردوون وەکو پاڵپشتێک بۆ نووسینەکە و هەر تراژیدیای ئەنفال کە ئەمیژە چێتە بابی جینۆسایدەوە لە کردم بە ڤیدیۆیەک و پاش مۆنتاژکردنی بە نزیکەی 100 خولەک چەند ساڵێک لە کەناڵەکانی میدیا پەخشکران و دەنگێکی زۆری دایەوانە. بەڵێ دکتۆر سالار بەڕێز ئەو لێکۆڵینەوەیت کردووە و سەیری یاسانی و دەوڵەتیەکانت کردووە لە پەیوەند بە جینۆسایدەوە و بە دڵنیایی هەوڵی تریش زۆری راوە چەند کەسێکی تر کتێبیان لەو بارەیەوە نووسیوە، بەڵام هەتا ئێستا ئێمە ئەبینین کە لە ڕاستیە ئەم جینۆسایدە ئەم تاوانە گەورەیە بەرامبەر بە خەڵکی هەڵەبجە نەیتوانیوە ببێتە دۆسیەیەک و بچێتە دادگای لاهای و سەرباری ئەم هەوڵانە، سەرباری ئەوەی کە لەوانەیە ئەگەر نەڵێن بە هەزاران کەس کە ڕزگار بوو یاخود بە جۆرێک شاهیدی ئەو تاوانن و لەوێ بوون، سەرباری بوونی ئەمانە، سەرباری بوونی لێکۆڵینەوەکان و سەرباری بوونی یاساکان، یاسا نێودەوڵەتیەکان چ شتێکە، چی ئەو بربەستانە چین لە بەردەم ئەوەی کە جینۆسایدی هەڵەبجە و مەسەلەی ئەنفال بچێتە بەردەم دادگای لاهای و ببێتە تاوانێکی ناسراوی نێودەوڵەتی؟ بەداخەوانێکە زۆر کەمن ئەو کەسانەی کە چوونەتە بەردەم دادگای نێودەوڵەتیەکان وەکو دادگای لاهای وەکو مەسەلەی هۆلۆکۆست و مەسەلەی تووتسیەکان و بۆسنەکان لە ڕۆژلاوی سەردەمی خۆی ئەمانە بوون بە کەیسێکی نێودەوڵەتی وەکو جینۆساید یا تاوانی جەنگ ناسران و خرانە بەردەمی دادگای نێودەوڵەتیەکان و دادگای لاهای. بەڵام ئەبێ ئەمانە باگراوندێکی هەبێت کە ئەبێت کەسانێک دەسانێک لایەنێک هێزێک هەبێت کە بەڕاستی کاری لەسەرکا بەڵگەنامەی پێویست کۆ بکاتەوانەیە و پشت بە کەسە یاسایەکان ببەستێت تاکو بتوانێت بیکا بە کەیسێک و بیباتە بەردەمی ئەو دادگای نێودەوڵەتیانە. لێرەدا کەمتەرخەمی یەکەم دەسەڵاتی کوردی خۆیەتی کە نەیتوانیوە لۆبیەکی وا دروست کات یان کارێکی جدی لەسەر بکات کە بتوانێت بیگەێنێتە ئەم دەستگای نێودەوڵەتیانە. بزانە جوولەکەکان لەسەر هۆلۆکۆست چیان نەکرد تاکو توانیان یعنی هەر یاساکانی جینۆساید لە رێكخراوی نەتەوەیەکگرتوەکان لەسەر بنەمای لەسەر ئەساسی جینۆسایدکردنی جوولەکەکان بوو کە لە 1948 دروست کرا و پێکێنرا بوو بە یاسایەک. بەڵام وەکوتم دەسەڵاتی کوردی بە پلەی یەکەم نێتوانێەوە بکات چونکە لە کاتێکا دەوڵەتی عێراق خۆی دانی بە چەند کەیسێکان ناوە کە ئەویش کەیسی ئەنفالە و هەروەها هەڵەبجەیە و کوردە فەیلەکانە و بە 4 کەیسەکە
بریتە لە سلووسێ دۆسیە و 1970 لاپەڕا یعنی کەرەسەکان هەیە کە دەوڵەتی عێراق وەکو دەوڵەت ئەمانە بە جینۆساید ناساندووە بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆچی تاکو ئێستا کورد نەیتوانیوە کە بە پلە یەکەم ئەرکی سەرەکی ئەوە بەشێک لە دەسەڵاتداران لە بەغدا کە دانیشن کوردن نەیانویستووە یان نەیانتوانیوە کار لەسەر ئەو دۆسیە بکەن کە بتوانن بگەێنە ئەمینە بەڵام شتێکی سەیریش نییە خۆوەتانێ ئەو خاوەن دۆسیانە و مستەشارەکان و ئەنفالچیەکان و ئەوانەی کە دەستیان لەوە هەبووە بە ئاشکرا و بە ئازادی ئەسوڕێنەوە و ئەمانە تەنانەت بەغدا داوای کردو کە زیاتر لە 200 کەسن کە دەسەڵاتی کوردی تەسلیم بە بەغدای بکا بۆ لێپەرسینەوە بەڵام ئەمانە بەشێکی ئێستا پۆستی و سیاسی و سەربازیشیان هەیە لە هەرێمی کوردستان و بە ئازادی دەسوڕێنەوە وەکو ئەوایە لە جەنگی دووەمی جیهانی ئەگەر نازیەکان جوولەکەکانیان جینۆساید کردبێ و دوای ڕوخانی ڕژێمی نازی ئەم تاوانبارانە بە ئازادی بە بەردەمی جەلادەکان بە بەردەمی قوربانیەکان بسوڕێنەوە و نەگیرێن و نەخرێنە بەر لێپەرچینەوە ئەمەش خۆی بۆ خۆی تاوانێکە کە دەسەڵات بەرامبەر بە گەلەکەی بەرامبەر بە قوربانیەکانی ئەیکات یعنی بڕوانە ئیسرائیل لە دوای هۆلۆکۆست بە کۆماندۆی تایبەت لە دنیاە ئەگەڵان بە شوێن ئەوانەی کە دەستیان هەبوو لە جینۆساید کردی گەلەکەیان بۆ نمونە ئەدۆڵف ئایشمانیان لە شەستەکانە لە ئەرجەنتین دۆزیەوە لە ئەرجەنتینەوە ڕفانیان بۆ ئیسرائیل و خستیانە بەردەمی کە من لەو کتێبێشە ئاماژەن پێداوە بە وێنەیشەوە و خستیانە بەردەمی دادگا و پاش 2 ساڵ لە سێدارە درا کە کرا بە عیبرەت بۆ مێژوو دەبوایە یعنی دەسەڵاتێک کە خۆی بە نوێنەری گەل داهێنێت ئەو دانپیانانەی کە دەوڵەتی عێراق دانی ناو بە جینۆسایدەکە و کەنەسەیەکە لەسەر ئاستی دەوڵەت ئەکرا بە نێودەوڵەتی بکرێ ئەمە تەنانەت زۆر گرنگ بوو بۆ ئێمە وەکو چەکێکی سیاسیش بۆ ئاسایشی نەتەوەی نیشتیمانی نەتەوەی بەکارمان بهێنایە بەڵام بەداخەوە ئەوەش نەکراوە و هەروەها ئەو لۆبیانەی کە گرنگ بوو لە دەرەوە دروست بکرێن بۆ وەکو فاکتەرێکی هاریکار بۆ گەیاندن بە ئەم دادگانە و دەوڵەتیانە دەسەڵاتی کوردی ئەو لۆبیانەشی دروست نەکردو هەست لۆبیەکیشی دروست کردبێت یان پێک هێنابێت لۆبی بووە لە پێناوی دەسەڵاتی کوردی یا لۆبی بۆ بنەماڵە یا بۆ خێزانە سیاسەکان نەک لۆبی بووگەت بۆ ئاستێکی بۆ لەسەر ئاستی خزمەتێکی نەتەوەی یان نیشتیمانی یعنی و هەروەها ئەو دەستگانێ و دەوڵەتیانە خۆشیان لێپرسینەوەی گەوریانەکەوێتە سەرشان بەوەی کە ئەکرا خۆشیان بە شوێن ئەم کەیسەوە بگەڕانایە و وەکو چۆن ئەوەی وەکوتم یوگۆسلاڤیا لە سەر بۆسنەکان تووتسیەکان هۆلۆکۆست و هەندێک کەیسی تری ئاوا هەیە ئەمانەیان یعنی دەشکردای بە بەردەمی ئەو دەستگانە و دەوڵەتیانە. دکتۆر سالار پێشەوەی بڕۆینە سەر بەرپرسیارەتی دەستگانی و دەوڵەتیەکان یاخۆچکە ئەوەش یەکێکە لەو پرسیارانەی کە من هەمە بۆ بەڕێستان بۆ دواتر بەڵام پێم خۆشە تۆزێ لەسەر ئەم مەسەلەیە بوەستین. من وا تێگەیشتم لە وەڵامی پرسیارەکەم کە منوتم بەربەستەکانی بەردەم ئەمە چییە کە ئەم دۆسێ ناچێتە نێو بەردەم دادگای لاها یاخود ناچێتە بەردەم بەڕەسمی ناناسرێ لە دنیای نێودەوڵەتیە وا تێگەیشتم کە ئەمەی کە پێی ئەڵێن کەم تەرخەمی دەسەڵاتی هەرێم یاخود دەسەڵاتی کوردی و یاخود ئەوەی کە نایانەوێ ئەمە بە بڕوای من وەڵامێکی تا ڕادەیەک یعنی هینە ئایا کەم تەرخەمن یاخود نایانەوێ و لێرەیە کە نایانەوێ لە چ شتێک خەمی چ شتێکیانە بۆ نمونە ئێمە ئەزانین کە سەرکردەکانی بزوتنەوەی کوردایەتی کە ئەو کاتە هەبوون بەشێک بوون لەو با بڵین بەشێک بوون لەو کاتەیە لەو سەردەمەیە هەبوون کە بڕیارەکانی تیادراوە یاخود کارەکە ئەم تاوانە بەرامبەر بە خەڵک کراوە بە شێوەی جۆرا و جۆر ئەمە ئەگەڕنەوە گێڕانەوەی خۆیان لەم جینۆسایدە لەم تاوانە بەرامبەر بە خەڵکی هەڵەبجە تا ڕادەیەکی زۆر پەیوەست کردوێتەوە بۆ کێشمەکێشە سیاسی کە لە نێو خۆیانە هەیە
بۆ نمونە هەوڵی ئەستۆپاکی ئەیەن وەکو تاکە کەس بینیمان کە با بڵین سەرانی پێش ئەوانەی سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی هەر یەکە و بە جۆرێ بازلەوی ترەکە هەر یەکە و بە جۆرێ تاوانباری ئەوی ترەکە بۆی کە ئەو بڕیاری داوە یاخود بڕیارەکانیان بەبێ ئاگاداری یەکتر داوە و بەشێکی تری ئەوەی کە خەڵکی جۆرا جۆر قسەی کردووە لە یادەوەرەکانی و ئەم مێژوەی نووسیوەتەوە بەڵام من کاتێک کە بۆ خۆم جۆ لەوانە ئەگرم هەست بەوە ئەەکەم کە ئەمە ڕازگۆیی تیانە تا ڕادەیەکی زۆر و بە پێچەوانەوە جۆرێک لە چۆنڵی ئەم کێشمەکێشە سیاسی کە ئەم هەموو ساڵە هەیەە پێکەوە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە بۆتە بەشێک لە گێڕانەوەی ئەو مێژووە لەسەر یەکتری کەوا بێ من ئەمێ پرسیارەکەم ئەگەر بکرێت تۆزی زیاتر لەسەر ئەمە بڕۆین هۆکاری چییە دەسەڵات لە هەرێمی کوردستان چونکە من پێم وانێ کەم تەرخەم بێ بەمانای ئەوەی پێی نەکرێ یاخود بیری نەکەوێتەوە بەو مانایی ئەوەی کە نایەوێ بیکات و ئایا مەترسیان هەیە لەوەی کە نایانەوێ بیکەن یا چییە بەڕێیتەوە پێم خۆشە تێڕواین تۆ لەو بارەوە بزانم ئەوەی دوهامیان تەواوە کە نایانەوێت چونکە ئەگەر بیان وستایە و لە خەمەیەکی نەتەوەیی بوونایە یا نیشتیمانی بوونایە وەکو وتم کەرەسەیەکی دەوڵەتی عێراق لەبەر دەستایە کە ئەکرا بیکەن مانای ئەوەیە خەمخۆری ئازاری گەلەکەیان نین و خەمخۆری نەهامەتی خەڵکی ئەو قوربانیانە نین نەکرد مەسئلەی چەکی کیمیاوی بەکو ئەنفال بەکو ئەو هەموو جینۆسایدە کە کراوە چونکە جینۆساید خۆ هەر بە کوشتنی مرۆڤەکان لە بەپێی پێناسەکانی رێكخراوی نەتەیەگرتوەکان تەنیا لە ژمارەی کوشتنان نییە بەکو کۆمەڵێک یاسا هەیە کە لەسەری لە 1940 دامەزراوە 4 خاڵە هەموو ئەم 4 خاڵە نەک هەر کوردستانی باشوورەگرێتەوە بەکو تورکیا بەپێی ئەو یاسایە تورکیاش بۆ نمونە ئاچێتە بەر بابی جینۆسایدکردنی گەلی کوردەوە مانای ئەوەیە نەیانویستووە ئەگەر بیانەوێت هەموو ئیمکانیاتێک هەیە لە ڕووی مادیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی معنەویە لە ڕووی دام و دەستگاوە لە ڕووی ئەو بڕیارەتانەی کە دەوڵەتی عێراق داوێتی ئەمانە هەموو کەرەسەیەکی خاوەن کە دەکرێت بەڕاستی ئیشی لەسەر بکرێت من هەر نمونەیەکت پێ دەڵێم کاتی خۆی من ئێمە کە لێرە سەرقاڵی مەسئلەی نێودەوڵەتی ناساندنی جینۆساید بووین نامەیەکم نووسی بۆ جەلال تاالبانی بە ڕێگەی کەسێکی نزیکی خۆیەوانێت جێ متمانەی خۆی بەنی و لاپەڕەداوام لێکردوتم تەنیا دوو پارێزەر بن لایەنی مادی دوو پارێزەر دابین بکەن ئێمە لە دەرەوە خۆمان ئیشەکانەکەین و بەدەستیشی گەیشت بوو خوێن و بێەوە لەسەر مێزەکە داینابوو و هەر وەڵامیشی نەدابووانێ پاش ماوەیە کە بیستم کە ئەو باسیەوەی کردووە و لە نووسینەکانی حتا نەوشیروان مستەفاوە کە ئاڵێ وتوێتی خۆزگە دووسێ هەڵەبجەیتر ڕووی بیایە بۆی مەسەلەی گورد گەورەتر ببێت کەواتە ئەمانە ئەمە یعنی هەم لایەنێکە کە من باسیەکەم لە لایەنی پارتی دیموکراتیشەوە هەمان شتە هەمووی بەڵگەی ئەوەن کە ئەو دەسەڵاتە نەویستووە نەکەم دەخەم بووە هەر نەویستووە کە کار لەسەر ئەم کەیسە بکات لەسەر ئاسی نێودەوڵەتی وەکوتم کە چەکێکی زۆر گەورە و گرنگە بۆ ئاسایشی نەتەوەیی و بۆ ئاسایشی نیشتیمانیش یعنی بڕوانە جوولەکەکان کارێکی وایان کردووە لەسەر ئەو کەیسە کە لەسەر ئاسی نێودەوڵەتی دانی پێدا بندێت وە ئەمانە قەرەبووی مادیش بکرێنەوانێ لانی کەم کاریان لەسەر ئەم کەیسەش نەکردەوە ئەوە تا لەسەر لە چەند پەرلەمانێکی ئەوروپا بۆ نمونە پەرلەمانی سوید کە دان بۆ وەدانرا ئەنفال جینۆسایدە ئەمە لەسەر ئاسی پەرلەمانی دەوڵەتێکی ئەوروپی دان بۆ کەسەیە بندرێت تۆ ڕێگەیەکی باشە کە ئەگەر ئەمە چەند پەرلەمانێکی تری دەوڵەتانی ئەوروپی بیکەن وەکۆی بۆ ئەرمەنەکانیان کرد ئەمە کەرەسەیەکی زۆر باشە لەسەر ئاسی ئەوروپاش کە بتوانانی پاڵ بم کەیسەوە بنێ بۆ بەردەمی دادگای نێودەوڵەتەکان وەکو دادگای لاهای بەڵام بچووترین بایەخیان بەم کەیسەژنەیە بەداخەوە کەواتە مەبەستی ئەو دەسەڵاتە نییە کە لە خەمی ئازاری قوربانیان بێت و لە خەمێکی ئاسایشی نەتەوەی گەلەکەی بێت بەڵێ زۆر ڕاستە جگە لەوەی کە وەک ئێوە بە جۆرێک ئاماژشتان پێەیە بەشێک لە تاوانبارانی
ئەم جینۆسایدە ئەسان پارێزران و تا ئێستش بەشێکیان لە ژیانان و جێگە و ڕێگەی باشیشیان پێدراوە نەک تەنها سزانە دراون لەسەر تاوانەکەیان. بەڵام ئەمە با بڵێن ئەمە دەسەڵاتی هەرێم. ئەی من پێم خۆشە پرسیاری ئەوەت لێ بکەم کە بۆ نمونە ئێمە زانین کە کەسانی وەک تۆ لێکۆڵینەوەتان کردووە، کتێبتان نووسیوە، ڤیددیۆتان دروست کردووە، چەند کەسی تر ئەم کارەی کردووە و خەڵکێکی زۆریش هەیە کە وەکو ئاماژەم پێیا پێشتر شاهیدی چۆڵەی ماون لە ژیاناکە ئەتوانن وەکو شاهێت بەکار بێنرێن بۆ ئەو جینۆسایدە. ئایا ئەم دەستگا نێودەوڵەتیانە هەر ئەبێ ئەم هەوڵە لەلایەن دەسەڵاتی هەرێمەوە ببینن بکرێ، بۆچی ئەم شکاتەی خەڵک واتە خەڵکێک کە خۆی قوربانی بووە یاخود ئەو هەوڵانەی تر کە لەوانەیە پێم وا بێت چەند ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی یاخود گروپی جۆراوجۆر هەوڵیان داوە، بۆچی ئەمە قوبوڵ ناکەن وەکو شکایەت؟ واتە بۆچی بە بەکارهێنانی ئەم دۆکیومنت و شاهێتانە ئەم مەسەلەیە ناخەنە نێو دادگای نێودەوڵەتیەوە؟ بربەست چییە؟ ئایا یاساکە بربەستە یاخود خۆیان ئەم دەستگایانە کە پێشتر بە ڕێزەویستە ئیشارەی پێبەی بربەستن لە بەردەمیە؟ ئەوە هەم لایەنی عێراقان تەرخەمەنەی هەم دەسەڵاتی کوردیە کە نەویستووە ئەو کارە بکە. ئەگینا خۆ ئەوەتانێ وەزارەتی ئەنفال و وەزارەتی شەهیدان و نەزانم ئەم پێشتریش وەزارەتێکی کە هەبووە بەنای وەزارەتی مافی مرۆڤ و ئەنفال و کیمیاباران و ئەو شتانە کە ئەم وەزارەتانە بۆیە کاری ئەوان بێ وەکو مؤسسەیەک کە زۆربەی کار هاتوونەتە دەرەوە بۆ ئەوروپا بە ناوی ئەوەی کە ئەم کەیسانە بێنە دەرەوە، بەڵام هەتاکو ئێستا نەڕای گشتی ئاگاداری کارەکانیانە ئەنجامەکانیانە و هەتاکو ئێستاش نازانێ بەڕاستی ئەمانە چیان کردووە. زۆرجار بەجددی ئەو مەسەلانیان وەرنەگرتەوە کە هاتوونەتە دەرێ، بەڵکو وەکو گەشتێک بینراوە بۆ ئەوە. لەوانەیە کەسانێکی یاسایی هەبن کە من کەسی یاسایی نیم بتوانن لە ڕووی یاسایی و لە ڕووی ئاسی یاسای نێودەوڵەتیەوانێ باشتر وەڵامی بەڕێزتان بنەوە بردەکارەکانی خۆشتانە بزانن. بەڵام من ئەوە دەڵێم کە ئەوەی کە من ئەیزانم و ئەوەی کە لە ڕووی عەمەلیەوە تێبینیم کردووە و لە ئەوە تەنیا ئەوە دەڵێم کە ڕستەکان لەسەر هەموو ئاستەکان هەن. وەختی خۆی ئێرانیەکان ئەو هەموو ڤیددیۆیان تۆمات کرد و هەتاکو لەسەر شایەتەکان هەن کە دوایش ئەو بەڕێزەش خۆشی قسەی لەسەرەکە. شاید مهمە لە مەسئلەی دادگایە بزانە لە کەیسی ئەنفالە بە دەیان مرۆڤی کوردی بانگهێشتی بەغداکران و دادگای لاهای وتی ئەم کەیسە کەیسێکە کە ئەکرێ لەسەر ئاسی ناوخۆ چارەسەرکرێ. ئەوش دەوڵەتی عێراق خۆی دەرگای دادگایان بۆ بکاتەوانێ و سزایان بات. ئەو بۆ کەیسەکە لە کەسێکی دادگای لاهایە و گوازرایەوە بۆ کەسێکی ناوخۆ هەر لەبەر ئەوە بوو یعنی کە لە عێراقا لە بری دادگای لاهای لە عێراقا دادگا کرایەوانێ و تۆمەتباران لەوێ هێنان پێشەوە سزا دراون. ئەگینایەکێک وەکو حەسەن عەلی کیمیاوی و سەدام حوسێن و هاوشێوەکانی لە ڕاستیدا ئەبوو وەکو تاوانبارانی بۆسنە سربێکان کە لە بۆسنە ئەنجامیاندا لەسەر لەناو قەفەزی دادگای لاهای بوونایە. بەڵام دەڵێم ئەوە فشاری ئەمریکیەکان بووە و دادگای لاهای بڕیاری خۆی بۆ کات کەیسە لەسەر ئاستێکی نێوخۆ هیلکرێت، چونکە لەسەر ئاستی یاسای نێودەوڵەتی چەند تاوانێک هەیە کە ئەوانش هەم تاوانی جینۆسایدی پێڵێن، هەندێکی پێڵێن تاوانی جەنگ و هەندێکی تاوان دژ بە مرۆڤایەتی. بەپێ ئەم کەیسانە یعنی مامەڵە دەکرێت. ئەوەی هەڵەبجە وتیان ئەمە جینۆساید نییە بەڵکو ئەمە تاوانێکە دژ بە مرۆڤایەتی و بڵێ بەڵام ئەنفال تاوانێکی جینۆسایدە چونکە نەخشە بۆ کێشراوە و هەموو ئەو خاڵانە دەگرێتەوانێک کە لەمەڕ یاساکانی نەتەوە یەکگرتوەکان دەستنیشان کراوە. لە هەموو حاڵەتێکە هەڵەبجە تاوانی جەنگ بێ یا تاوان بە دژ مرۆڤایەتی بەڵام هەر دەچێتە بابی جینۆساید. هۆکاری با بڵێن هۆکارەکەیان چییە بەڕوونی کە هەڵەبجە بە جینۆساید ناناسێنن؟
ئەوە وەکووتم پرسیارێکە کە ئەبێت یاساناسەکان لەسەر ئاستی دەستوری و یاسای نێودەوڵەتی بتوانن وەڵامی ئەو بنەوانە چونکە ئەوانە بڵێ لەوانێ من نەتوانم وەڵامی ئەوە بەمەوە چونکە یاساکە یاسایەکی ئاڵۆزە وەکووتم لەسەر چەندین ئاستا تاوانی جەنگ هەیە، تاوانی دەست بە مرۆڤایەتی هەیە، تاوانی جینۆساید هەیە، چەند تاوانێکی دەستنیشان کراوە. دوای لێکۆڵینەوە لەسەر ئەو کەیسانە ڕوونی دەکەنەوە ئایا بەپێی یاسای رێکخراوی نەتەوەگرتوەکان ئەمە چێتە تاوانی جەنگەوە یا نا، بەڵام تاوانی جەنگیش بەقەت جینۆساید یعنی قورسایی خۆی هەیە و چەندین کەسی لەسەر ئەو شتانە یعنی هین کراون زراون، یعنی کەیسەکە کەیسێکی قانونیە وەک لەوەی کە هینی بکەین چونکە مەسەلەی هەڵەبجە لە ڕاستیا لە مەسەلەی ئەنفال یعنی دوو کەیسن کە هیچ قورسایی کەمتر نییە لەوەی ئەنفال. بەدڵنیایی کەوا بێ بە ئەم پرسیارە بکەم. ئێمە هەمومان نەزانین کە لەو تاوانەیە وڵاتانی ئەوروپا کە ئەو کاتە بە جۆرێک لە بەرامبەر شەڕی عێراق و ئێرانە جۆرێک لە لایەنگیریان هەبوو، جۆرێک لە بۆ نمونە بازاری چەکفرۆشتنیان هەبوو، هەموو ئەمانە پێم خۆش بوو لەو بارەوە پرسیارت لێ بکەم دکتۆر سالار کە دەوری وڵاتانی غەرب و وڵاتانی ئەوروپا لەم تاوانەیە و لەم جینۆسایدەیە بۆ نمونە لەبارەی فرۆشتنی چەکی کیمیاییەوە یاخود دابینکردنی چەک بۆ ئەم شەڕە ئەمانە چەنە هاتۆتە نێو ئەم دۆسیەوە، چەنە بەرجەستە بۆتەوە یاخود ڕێی تۆ چییە لەو وارەیەوە؟ هەڵوێستی وڵاتانی ئەوروپا و ڕۆژئاوا بە شێوەیەکی گشتی هەڵبژاردننی بێدەنگی بووە بەرامبەر بەو کەیسە. من لە کتێبەکەیشە بەوردی ئەو باسانم کردووە کە لە نێوان ململانەی نێوان حکوومەتی ئەمریکی و دەستگا و حکوومەتی ئەڵمانی سەبارەت بە فرۆشتنی کەرەسەکان بۆ دروستکردنی چەکی کیمیایی، چونکە ناوی لیستێک هەیە لە 82 کارگە و شەریکە و ئەو بانقانەی کە لەلایەن ئەڵمانیاوە ئەم کەرەسانە فرۆشراون بە ڕژێمەکەی سەدام حوسێن بۆ دروستکردنی چەکی کیمیاوی یا چەکی بایۆلۆجی. ئەوە هەر ئەڵمانیا نەبوو بەتەنیا بەڵکو دەوڵەتانی کێژە بووە، بەڵام ئەڵمانیا پشتی سەرنجی بەرەکەوێ. ئەو کاتە مەبەستیان بوو کە سەدام حوسێن دەستی نەگا بە دروستکردنی چەکی کیمیاوی و ئەوە بوو لە نیویۆرک تایمز وەختی خۆی لەسەری نووسی و حکوومەتی ئەڵمانیا بە ئاگای هێنایەوانە. دواتر چەند ڕۆژنامەیەکی بەناوبانگی ئەڵمانیش وەکو فرانکفورت ئەلگەماینە سایت و ئەمانە لەسەریان نووسی کە ئەم کەیسە ئەمریکیەکان بایەخی پێێن و بێگومان کاریگەری دەوڵەتی ئیسرائیلیشە بۆ لەسەرەوەی کە سەدام حوسێن نەبێتە خاوەنی چەکی کیمیاوی. بەڵام حکوومەتی ئەڵمانی گوێ نەدایە، ئەو کەرەسانەیان فرۆشت وایە ڕژێمی بە عەزوتێتی ئەمە بۆ بەکارهێنانی لە ناوبردنی حەشەرات و شتیوە و لە بواری کشوکاڵا بەکارهێنێ. بەڵام ئەم مادانە مادەی هەربیتسید کە ئەمە هەمان ئەو چەکە بوو کە ئەمریکیەکان لە جەنگی ڤێتنامە بەکاریان هێناوە کاریگەری شوێنەواری خۆی بۆ 100 ساڵی کەس بەجێ هێشت. ئەمە باسێکی تۆزە ورترە کە دەرەنجامی ئەو هەربیتسید و چەکی کیمیاوی کە ئەمریکیەکان لە ڤێتنام بەکاریان هێنا چ دەرەنجامێکی خراپیە بۆ لەسەر ژیانی مرۆڤەکان، بۆ لەسەر ژیانی سروش و لەسەر ژیانی ئینەکان، هەتاکو ئێستاش منداڵ لە دایکەوێ بە سەقەتی کە تەسیراتێکی لە جیناتی لەو جیناتانە کردووە. لەبەرەوە ئەڵمانیا گوێ نایە ئەو مۆزوعاوە بە هەندوەری نەگەت و ئەم چەکانە فرۆشران و هەر لە کاتێکی نزیکە لە شەڕی عێراق و ئێرانە بەکارهێنران و بەپێی ئامارەکان زیاتر لە 50,000 سەربازی ئێرانی تێدا کوژران و دواتر بەکارهێنران لە هەڵەبجە و لە دەوروبەری. من و کاتی خۆی لە کۆنفرانسێکی نێودەوڵەتی بۆ مافی مرۆڤ لە ئەڵمانیا دیدارم لەگەڵ سەرۆکی یەکەم وەفدی UN کرد، پرۆفیسۆر ئاڵبین هێندریکس کە چوو بۆ هەڵەبجە و دەوروبەری و لەو دیدارە ڤیدیۆیەدا کە لەو کتێبەیشا بەوردی هەمووی نووسیوەتەوە باز لەوە ئەکات کە
بە تەواوی ئیسپاتی کردووە و بەڵگێ خۆتە بەردەم کە ئەو چەکانە ڕژێمی عێراق بەکاریانهێناوە چونکە ئەو مادانەی کە ئەو هەرگەڵکو سەرۆکی ئەو لیژنەیە لە شەڕی عێراق و ئێران کە کەرەوچەکانی بەردەست کەوت و بردوونێتەوە بۆ بەلجیکا وەکو سنتەری لێکۆڵینەوەی ئەوە هەمان ئەو مادەیە و ئەو کەرەسانەیە کە لە هەڵەبجە و دەوروبەریشی بەکارهێناوە لەبەر قسە بەردەمی وێن کەوتی ئەم جۆرە چەکە تەنیا بەعز بەکاری هێناوە هەمووتیایە یەکەگرێتەوە لە پرسیاری ئەوەی وتم ئەی بۆچی UN نەخرایە بەردەمی ئەمنی مەجلیسی رێكخراوی نەتەوەگرتووەکان وتی بە پێی یاساکە وایە ئەبێت دەوڵەتێک داواکاریەک پێشکەشکات بۆ ئەم مەبەستە و بیخەنە بابی مناقەشە وتی بەڵام بەداخەوە هیچ دەوڵەتێک هەڵنەسا کە ئەم کەیسی هەڵەبجە و کەیسی کیمیاباران پێشکەشکات بە مەجلیسی ئەمن تاکو بتوانن مناقەشەی لەسەر بکەن و هینی بکەن وتی لەبەرەوە کەیسەکەین کراوەکو کەیسێکی نەوخۆ هێڵدایەوە وتی اینجا گەروا بێ ئەو ڕژێمانە توانن بە ملیۆنەها کەسی سەدان هەزار کەسی هاوڵاتیەکانی خۆیان بخنچێن و بکوژن بڵێن ئەمە کەیسێکی داخلیەکەواتە بەڕاستی هەم ئەو رێكخراوی نەتەوەگرتووەکان کە خۆی وەکو دایک و باوکی گەلان و نەتەوەکان نیشانەدات نەیتوانیوە هەرتر بە ئەرچی سەرشانی خۆی و ئەو یاسایانەی کە نووسیوە تێوانەیە لە ڕاستیە نەیتوانێت بە تەواوی کاریان پێ بکات دینا چۆن دەکرێت دەوڵەتێک کە خۆی لە وەکو عێراق لە 1925 ئەم یاسایی واژۆ کردووە هەر خۆشی پێشەری واژۆکە بکاوەتۆ نەخێتە بەردەمی لێپرسینەوە. ڕاستە زۆر دروستە. کاک سالار ئەمەوێ لەو بارەوە پرسیارت لێ بکەم کە بە دڵنیایی ئێمە هەمیشە ئەبێ جەخت لەوە بکەینەوە کە تاوانباری سەرەکی ئەم جینۆسایدە ئەم تاوانە گەورەیە ئەم تاوانی شەڕە هەر ناوێکی هەبێت ڕژێمی دیکتاتۆری بەعس بووە و هێزەکانی ئەو بووە و جمهوری کۆنەپەرستی ئیسلامی ئێران بوون ئەو شەڕەی نێوانیان بووە کە گەیشتە ئەوەی کە ئەم جینۆسایدە بەرامبەر بە خەڵکی هەڵەبجە بە تایبەت و شوێنەکانی تر بکرێ. بەڵام پێم خۆشە سەبارەت بە هەروەها ڕۆڵی حیزبە کوردیەکان هێزە چەکدارەکانی ئەو کاتانە لەوانە یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی ئیسلامی لەسەر سیار لێ بکەم بەڕای تۆ ئەو دەور و نەخشەی ئەوان گێڕایان بەپێ ئەو لێکۆڵینەوانەی کردوتە یا بەپێ ئەوەی کە بە دوواداچوونێکی کردبێ بەڕای تۆ ئەوان چ دەور و نەخشێکیان هەبووە لێرەیە؟ بەپێ ئەو دوواداچوونەکانم شتێکی نسبیە یعنی ڕێژەیە کە لە هەڵەبجە و کردومە و لەسەر پشت ئەبەستن بە شاهێدەکان و قسەی شاهێدەکان و گێڕانەوەی ئەوانە و هەروەهاوەتانێت چەندین سەرکردەی بۆ نمونەیەکێتی نیشتیمانی کوردستان خۆی وەکو مەلابەختیار باسی دەکا و دەیگێڕێتەوە پشت ئەسوورە بەوەی کە خۆیان لەوێ بوون باز لەوە دەکەن کە سەدام حوسێن یعنی حتا ئەو ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی شێخ محەممەد سەرگەڵوی خۆشی لەو ڕۆژانە باسی کردووەڵێ بە ئاشکرا پیانوتون وتوانە ئەگەر پاسداران بێنە هەڵەبجەوانێ ئێمە بە چەکی کیمیاوی دەتانێن ئەوە یعنی دانپێدانانەکانی خۆیانە لەسەرەوە ئەگەر وا بووە کەواتە بۆچی دەسەڵاتی کوردی یەکێتی یان ڕۆڵی بزوتنەوەی ئیسلامی ئەم جۆرە هاوشێوەکانیان لە کاتی خۆیان بۆچی سەرڕای ئەو ئینجارە دڕندانە هێز مەترسیدارەش بەڵام پازاریان هێنایە هەڵەبجە و پازاریان هێنایە داگیرکردنی هەڵەبجە و دەوروبەرەکەی بۆ ڕێگریان لە خەڵقیش کرد کە شارەکە بەجێ بهێڵێت ئەمە یەکێکە لەوانەی کە ئەوانەش بەر ئەو لێپرسینەوە و بەر ئەو تاوانە ئەکەون و دوای ئەوە ئەو کارە قێزەونەی کە چەکدارەکانی حیزبی کوردی لەوێ کردوێتی ئەوش لە بڕینەوەی دەستی ئافرەت کە بازمی ئاڵتونی دەستی دەرکەن پەنجەی ببڕنەوە بۆی مستیلەکەی دەرکەن یان کاری زۆر وەحشی گەرانە ڕوویاوە لە پێناوی دزی و جەردەیی و چەتەیی بەرامبەر بە هاوڵاتیانی خۆت کە تۆ خۆت ڕێگر بووی لەوەی شارەکە بە جێبێڵێن هاوکات
لە دوای شەهیدکردنیشیان و خنکانیان بە گازی خەردەل و بە گازەکانی تر و سارین تۆ بێت ئەم کارە قێزەوەنە بەرامبەر بە هاوڵاتیانی خۆدین بێت کاتە ئەم تاوانە لە ڕاستیان لە ڕووی ئینسانی و ئەخلاقیەوە بگرێ هیچی کەمتر نییە لەوەی کە بەعس کردوێتی ئەوە ئەو دانە پێدانانەیە کە هەم بۆ من باس کراوە و هەم بۆ بەرپرسەکانی یەکێتی بە تایبەتی لەو ساڵانەیە ئەدان بۆ شتانەیە ئەنیان چەندین بەرپرسی تری یەکێتی کاتی خۆی باسی ئەم کارانیان بۆ کردوم کەواتە لێپرسینەوەیەکی گەورە دێتە شانی ئەوان لە مەسئلەی پێکەوە کارکردنیان لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران و هێنانی پاسداران بۆ ناوچەکە سەرەڕای ئەو ئینزارە دڕندوبارێکەمەوە ئینزارە خەتەرناکانەی کە پێیان دران لەسەر ئەوەی هێنانی سوپای پاسدار دەبواە دەستیان لەوە هەڵبگرتایەوە کارێکی وایان نەکردایە. بەڵێ هەر بۆ با بڵین تۆزێ کەمێ ئیزافە بۆ سەر ئەو مەسەلە ئەو وەڵامەی بەڕێزت پێم وابێ لە یادەوەرەکانیانە هەردوو سەرکردەی ئەو کاتەی یەکێتی کە جەلال تاالبانی و نەوشیران مستەفا هەردووکیان بە شێوەی جۆراوجۆر باسییان کردووە لەم مەسەلەیە. من پێشتر ئاماژەم پێەیە کە ئینسان ئەوەی لێ ئەخوێنێتەوە لەو قسانیان لە یادەوەرەکانە کە خەتای با بڵین ئەو بەشەی کە خەتای ئەوانە یاخۆت دەوری ئەوانە ئەیخەنە سەرشانی یەکتری لەو کاتەیە. بۆ نمونە یەکیان ئەڵێ تاالبانی ئەڵێ کە نەوشیران مستەفا بەبێ ئاگاداری سکرتێری گشتی یەکێتی ئەم بڕیارە یاوە کە بچێتە شەڕەوە. لەو لایشەوە نەوشیران مستەفا لە یادەوەرەکانیان ئەوەی کە ئەڵێ کە بە پێچەوانەوە ئەمە پلانێکی زۆر پێشتر بووە لەگەڵ سوپای پاسدارانە و لەگەڵ ئێرانە کە یەکێتی نیشتیمانی خۆی ئیتیفاقی هەبووە کە بڕوە مەسەن بەشێکی تر لە دۆسیەکان کە دەرکەوتووە ئەم شتانە بەتایبەت لەم ساڵانە زانیاری زۆرە لەسەر ئەمە کاتۆتە دەرەوە چکە خەڵک قسە ئەکا دۆسی جۆراوجۆر دروستەکرێ. بەشێکی تر ئەڵێ ئەسڵەن یەکێتی نیشتیمانی ویستێتی هێرشەکان لەسەر سەرکردایەتی خۆی دوور خاتەوە بەرەو هەڵەبجەی بەرێ. هەموو ئەمانە مەسەلەی زۆر گەورن کە ئینسان بەبێ ئەوەی لە بەرچاولاچێ کە تاوانباری سەرەکی ڕژێمی دیکتاتۆری بەعسە و شەڕێکە کە لەگەڵ جمهوری کۆنەپەرستی ئیسلامی ئێرانە هەیبووە بەڵام لە هەمان کاتا دەور و نەخشی ئەم هێزانە ناتوانێت بە تایبەت خەڵکی هەڵەبجە بە تایبەت قوربانیان و کە سوکارێکیان کە ماونەتەوە ناتوانن ئەمانە لە یاد بکەن و ئەم ڕاستیانە فرامۆش بکەن. من دکتۆر سالار دوا پرسیارم هەیە بۆ بەڕێزێت ئەویشەوەیە کە من ئەمە ڕەئی ئێوە لەسەر بارودۆخی ئێستا بۆ نمونە ئێمە ئەبینین کە دانیشتوانی خەڵکی هەڵەبجە زۆر ناڕازین لە بەرامبەر ئەمەی کە لە بەرامبەر دوو مەسەلەی سەرەکیە. یەکێکیان ئەوەی کە ئەم مەسەلەیە لەلایەک بەدەستەوە گیراوە لەلایەن حیزبەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان سات و سەودای پێوە ئەکرێ بۆنەی جۆراوجۆری بۆ دروستەکەن لەوانەیە بوو بێتە هۆی سەروەت و سامان کەڵەکەکردنی زیاتر بۆیان لە دنیای دەرەوە و لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و لە وڵاتانی دەرەوە و لەلایەکی تریشەوە بە تەواوی بارودۆخی خەڵکیان فرامۆش کردووە لەو بارەوە کە قەرەبووی قوربانیانی ئەم جینۆسایدە نەکراوەتەوە لەو بارەیەوە کە بەگشتی شارەکە فرامۆش کراوە لە هەموو بارێکی خزمەت گوزاریەوە واتە بەردەوام ئێمە ناڕەزایەتێکی زۆر لە نێو خەڵکی هەڵەبجە و ئەو خەڵکانی کە لە ناوچەکانی تربوونەتە قوربانی ئەم جینۆسایدە ئەبینین لە بەرامبەر بە 30 ساڵ لە دەسەڵاتی لە هەرێمی کوردستانە. پێم خۆشە تێڕوانینی تۆ بزانم لەو بارەیەوە کە خەڵکی هەڵەبجە لە چی ناڕازین خەڵک لە ئێستاە لە چ شتێکی ئەم دەسەڵاتە بە تایبەت لە بەرامبەر بە قەزەی جینۆسایدی هەڵەبجە ناڕەزایەتی دەرەبڕن. دیارە زۆر شت هەیە کە دەکرێت مرۆڤ ینی ئاماژەی پێوە ئەوەی کە لەم کاتەیە یادی من بێت و من بتوانم لە وەڵامەکانمان بەکاری بهێنم ئەوەی یەکەمینیان خەڵکی هەڵەبجە ناڕازین لە مەسئلەی خزمەت گوزاریە ئەوایە ئەم شارە زۆرترین خزمەت گوزاری بۆ بکرایە لەو 30 ساڵە یاچووکە ساڵێکە شوێنێکە کە نازام ئەڵێ وێنەکە خۆی بۆ خۆی ئەدوێت ئەوایە گەورەترین خزمەت گوزاریان بە شاری هەڵەبجە بدایە بەڵام هەتاکو ئێستا نەکراوە زۆردا پرۆپاگەندەی پێوەکەنەوە دەمە پرۆژەمان بۆ هەڵەبجە داناوە بەڵام ئەنجامی نایەن. لە دوای ئەوە خەڵکی هەڵەبجە زۆر نیگەران و تووڕەن لەوەی کە بایەق بە کەیسەکەیان نەدراوە
دەبایە کەیسی هەڵەبجە و کەیسی کیمیاباران بەڕاستی لەسەر ئاسی نێوخۆ لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی مەسەلەی قەرەبووکردنەوە لەسەر ئاستی خزمەتگوزاری ئەبوایە بایەخێکی زۆر زۆر زیاد بایەخێکی گەورەی پێ بدرا کە نەکراوە. هەروەها یعنی خەڵکی هەڵەبجە تووڕەن و نیگەرانن لەوەی کە کەیسەکەیان گوێ خراوە تەنانەت هەتاکو ئێستا خات و گۆنا دەوڵەتی عێراق داوای لێبوردنی لە خەڵکی کوردستان نەکردووە لە مەڕ مەسەلەی جینۆساید لە نێو ئەوانەیە مەسەلەی چەکی کیمیاوی و هەڵەبجە واگەر ئەو پرسیارەشم لێ بکەی چێ ئەبێت داوای لێبوردن بکات ئەوە یەکەم شت لە دەوڵەتی عێراقا سیادەی دەوڵەتەکەیە کە بریتە لە سەرۆکۆمار کە سەرۆکۆمار کووردە هەر لە زەمەنی جەناڵ تاالەبانیەوە کە دوو دەورە سەرۆکۆمار بوو فواد مەعسوومی خەوتوو کە سەرۆکۆمار بوو زائیدەن دکتۆر بەرهەم ساڵح کە سەرۆکۆمارەکەواتە ئەبێ یەکەم شت سیادەی دەوڵەت کە سەرۆکۆمارە داوای ئەو لێبوردنە بکات کە ئەوانە خۆیان کوردن داوای لێبوردنیان لەگەلەکەی خۆیان نەکراوە کە بە ناوی دەوڵەتی عێراقەوە بکرایە چجای ئەوەی کە داوای قەرەبووکردنەوە بکرێت قەرەبووکردنەوەش ئەوە ئەبێ خاوەن قوربانەکان کە دەسەڵاتی کوردیە دەبوایە ئەمەیان لە دەستورا جێگیر بکردایە هەتاکو ئێستا دەسەڵاتی کوردی نەیتوانیوە لەناو دەستوری عێراق ئەوشە جینۆساید تەسبیت کا و بسەپێنێت هەموو خەمەکانیان لە شوێنی ترە بۆ شوێنی ترە جانەبەر ئەوە یعنی هەم مەسئلەی ئەوەی کە قەرەبوو نەکراونەتەوە لەسەر ئاسەکانی کەشکەوتم زۆر تووڕە و دڵگرانن و نیگەرانن مەگەر ڕۆژگارێک بەڕاستی بە ڕوحاننی دەسەڵاتی کوردی هەموو ئەو بەڵگانە دەربکەون و بەکار بێنێت و کە داروخانی ڕژێمی سەدام حسێن بە سەتان تۆن دۆکومنت و وەسایق بەردەست لایەنە کوردەکان کەوتت کە هەمووی ئێستا چۆتە دەستی ئەشخاصەوانێ کە ئەمانە بەڕاستی دنیایەک وەسایق و بەڵگەنامە زۆر گرنگی تایە و زۆرێکی لەوانە ئەو حیزبە کوردیانە خۆشیان تێکدێن لەبەرەوە شاردراوەتەوە لەبەری ئەوە دەربخرێت و بەکار بهێنێت و پێ خەڵقانێکی زۆری تێوە ئەگرێت حتى لە مستەشارەکان خەوەن مەلەفەکان ئەوانی زۆرێکش دەزانن لەسەر ئەو مۆزوعانە لەبەرەوە پەنجەشیان بۆ نابن و ئەمانە هەمووی تراژیدیایەکی گەورەیە کە بکرێ بەڵام ڕۆژگارەیەت مێژوو ڕحم بە کەس ناکات هەموو ئەمانە دەرەکەون هەموو ئەمانە یەنە سەر بەردەمی هەڵای گشتی چونکە هیچ سیستەمێک نەگۆڕ نییە ڕۆژگارێک گێت هەموو ئەو تەوانبارانە بە چووک و گۆڕەوە لەناو قەفەزی دادگای گەلا خۆیانە بینەوە. زۆر دروستە جگە لەوەش دکتۆر سالار پێم وا بێ یەکێ لەو شتانەی کە دڵی خەڵک بە تایبەت ئەو خەڵکەی کە قوربانی ڕاستەوخۆی ئەم جینۆسایدە بووە ئەوەندە با بڵێن ئەم دڵبریناریەی ئەم خەمناکیەی ئەم شینەی کە تەواو نابێ بۆیان بەشێکی پەیوەندی بەوە پاراستنی تاوانبارانەوە هەیە کە سەرانی حیزبە کوردیەکان خۆیان دەستیان هەبووە لەوەیە پاراستنی تاوانباران جێگە و پێگە پێدانیان دەسەڵات پێدانیان و تەنانەت لێ خۆشببوونیان ئەوەندەی کە من بزانم یەکێ لە فڕۆکەوانەکانی کە کیمیابارانی هەڵەبجەی کردووە لە سەردەمێکە جەلال تاالبانی سەرۆکی کۆماری عێراق بوو لێ خۆش بووە ئەسا خەڵک بەمانە ئەوەندەی تر بێئومێ دەبێ لەوەی کە چۆن بتوانێت دادپەروەریەک بەدەستبێنێت چۆن بتوانێت ئەمە بستێرێ بەمێژوو بەڵام زۆر زەحمەتە لە ئێستاە مەسەلەی فڕۆکەوانەکەت بەیادهێنایەوە تارق ڕەمەزان یعنی لەکوێی دنیادا خات و گۆنا لەکوێی دنیا شتیوا ڕوویاوە فڕۆکەوانێکی بەعەس بێت شارێکی وڵاتەکەی تۆ خەڵکی سیڤیل بە مناڵ و ژن و پیر و پەکەوتە و بێڕەحەم بە غازی کیمیاوی و زەهراوی بخنچێنێت و لە ناوی بەرێت دوو پاشتر تۆ دەست بکەوێ و بێت لەسەر داوای چەند هۆز و عەشیرەتێکی عەرەبی بۆ بازرگانی بۆ بەرژەوەندی شەخصی خۆت بێ ئازادی بکەی و لە ئاسایشی گشتی سلێمانی ئازادی بکەی و پێش ئازادکردنەکەیشی ئەو بەرپرسانە بێن وێنەی لەگەڵ بگرن و اینجا ئازادی بکەن یعنی ئەمە بەڕاستی تاوانێکە بەقەی تاوانی جینۆساید
ئەمە دەسەڵات بێ متمانەیە کات لە ڕاستیە یان نظام خەزرەجی خودی جەلال تاالەبانی و فواد مەعسوومیش ئەو کاتەوە زەم لە نەرویز بوو وسیان دادگایی نظام خەزرەجی بکەن بەڵام ئەوانە نامەیان نووسی بۆ حکوومەتی نەرویز بوو و داوایان لێکردن کە ئەو کە نظام خەزرەجی بێ تاوانە و بێگوناها هەر ئەوانە بۆ ڕزگاریان کردن یا ئیمزا نەکردنی جەلال تاالەبانی وەکو سەرۆکۆمار بۆ لە سێدارەدانی کێ سوڵتانی ناوەکەی میرچەوە ئەو بەرپرسە دڕندەی بەعس یعنی ئەمانە بەڕاستی شتێکن کە هەرگیز لەیاد ناچێتەوانێ و مێژوو زۆر زۆر گرنگە بۆی خەڵک بیری کورتە و مێژووی دوێنێ زوو بیر نەچێتەوە هەر بۆیە هەمیشە پێویستە ئەمانە بروچێنەوە باس کرێن یعنی تەنانەت سید کە خات و گۆنا دوولەکەکان لە ئیسرائیل هەتاکوی ئێستا مەسئلەی بەقاچ خنکاندن و بە کیمیایی خنکاندن و جینۆسایدکردن و بە کۆمەڵکوژی گەلەکان هەتاکوی ئێستا بۆتە بەرنامەی خوێندن لە قوتابخانەکانیان لە بچووک و هەتاکو و گەورە بۆ ئەوەی ئەو گەلە مێژوو خۆی بیر نەچێتەوانێت دەبووایە لانی کەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە قوتابخانەکانە ئەمشانە بنووسەکە من خۆ مامۆستای زارکۆ بووم لە کۆلێجی زانستە سیاسیەکان چەند جارێک ئەم پرۆژەیەم قسە بەردەمی وەزارەت و بەردەمی سەرۆکی زانکۆکەوتن زۆر زۆر پێویستە ئەبێت جینۆساید بکرێتە بەرنامەی خوێندن ئێوە هەوڵێک بن کە کارێکی وا بکەن بەڵام هەتاکو ئێستا نەکراسوکە بێگومان زۆرشت هەیە لەو کەسەیە کە بچێتە بەرنامەی خوێندنەوە لەوانەیە پڕشکی لێ بێتەوانەوە هەر بۆشە داوەشم کرا و کاتەز من و دەیان کەسی کە پێویستە سنتەرێکی لێکۆڵینەوە و توێژینەوەی زانستی سەبارەت بە جینۆساید لە هەرێم بکرێتەوە یا سنتەرێک دەربارەی بابەتی فاشیزم بەڵام هەموو ئەمانە نەکران و بە ئەنجام نەکران هەر بۆیە نەکدارە 100 جار علامەت ئیستیفهام دروستەکە بۆ ئەمانە ئەوە ناکرد کەواتە ئەمانە پیاوی دەوڵەتداری نین ئەمانە کۆمەڵێکن لە خەمی خێزان و بنەماڵەکانی خۆیانن مەسئلەی گەر و نیشتیمان بەلایەنەوە سفری دوای فاریزەیە. دکتۆر سالار زۆر سوپاس دەکەم بۆ بەشداری ماندوم کردی بینەرانی ئازیز لەگەڵمان بن بۆ بەشی دووەمی ئەم بەرنامەیە کە سەبارەت بە جینۆسایدی هەڵەبجەیە تێپەڕبوونی 33 ساڵە بەسەر ئەو تاوانە گەورەیە بەسەر خەڵکی ئەو شارە جارێتر وە بیرتان دێنمەوە تکایە لە یوتیوبەوە لە پلاتفۆرمی کەناڵی هیوا لە یوتیوبەوە بینەرمان بن و بیرتان نەچێ سەبسکرایبی چەناڵەکە بکەن و دەست برێن بە زەنگەکەیە هەتا هەواڵی داهاتوی بەرنامەکانتان بۆ بێ و جگە لەوەش هیوادارم کە شێری بکەن بۆ هاوڕێیان و برادرانتان لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان لە دوای ناوبڕێکی بچووک لەگەڵتان دەبین بۆ لەگەڵ میوانی دووەممە بۆ بەردەوامی بە بەرنامەکان جارێک کاتێکی خۆش. ئازیزان دووبارە لەگەڵتانم بۆ بەشی دووەمی بەرنامەی یادی 33 ساڵ لە جینۆسایدی هەڵەبجە. بۆ ئەم بەشەیان هاوڕێی ئازیزمان کاوە عومەر کە هەر خۆی چالاکێکی سیاسیە و یەکێکە لە ڕزگاربووانی جینۆسایدی شاری هەڵەبجە. هاوڕێکاوە بەخێر هاتی سوپاسی ئامادەبوون تەکەم لە بەرنامەکەیە. هاوڕێکاوە دەنگت نایە زەحمەت نەبێ ئەگەر دەنگەکە لای خۆتەوە بکەیتەوە. زۆر سوپاس بۆ دەرفەتەی پێتانان سوپاس بۆ تۆ هاوڕێک بۆ بۆ تەلەڤیزیۆنی هیوا خۆشحاڵم لەگەڵتان. سڵاو ڕێزم بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی هیواشێ لە کوێیەکەن ئومێدەوارم فرسەتیانە بێ بینەر و بیسەرمان. زۆر سوپاس بۆ تۆش بۆ ئامادەبوونت. هاوڕێکاوە پێم خۆشە سەرەتا تۆ یەکێکی لە ڕزگاربووانی 16/3/1988 جینۆسایدی هەڵەبجە ڕۆژی تاوانی گەورەی بەرامبەر بە شاری هەڵەبجە. ئەوەندەی کە خۆت ئامادەیت هەیە ئەوەندەی کە خۆت
پێت ئەکرێ لێرەیە پێم خۆشە ئەو ئەزمونەی ئەو کاتەی خۆت لەگەڵ بینەرانی کەناڵی هیوایە باس بکەیت تۆ چیت بینی لەکوێ بووی بارودۆخەکە چۆن بوو بەلاتەوە ڕاستیەکەی لە پێشە ئەوە بڵێم پێمە هێشتا وەکو ماڵی خۆمانیان وەکو ئێمە لە هێشتا تەپوتۆزی ماڵە ڕووخاوەکەمان کە ساڵێک تقریبا زمانێک پێش لە کیمیابارانی هەڵەبجە لە گەڕەکی کانیاشخان لە دوای خۆپشاندانی خەڵکی هەڵەبجە لەو کاتە کە دژ بە بارکردنی دیهاتەکان هاتە ئاراوە هێشتا تەپوتۆزی ئەو خانوانە نەنیشت بووە بڵێم هێشتا کارەساتی زیندە بە چاڵکردنی ئەو هەفتا کەسەی کە بە بریناری و دەستگیرکراوەکانی خۆپشاندانەکان لە هەڵەبجە لە پشتی هەڵەبجە ناشتبوونیان و زیندە بە چاڵیان کردبوون هێشتا بڵێ ئاسەواری ئەم دڕندایەتی حیزبی بەعەز لە زەینی ئێمە هەر ئەسوڕایە و هەر هێشتا تەپوتۆزەکەی نەنیشت بووە بەڕاستی بەشێکی زۆری خۆت نازانم ئاگاداری ئەوە بیکە کە ڕەچێکی گەورەی هەڵەبجە کە ڕەچی کانیاشخان بوو لە ساڵی هێشتا حەوتا هەمووی خاپور کراون بە TNT تەقێنرایەوە لە دوای خۆپشاندانانی کە خەڵکی هەڵەبجە بۆ بە بەرگری لە ڕاگواستنی لادیەکان کردیان و ئێمەش لەو دیارە لەو خۆپشاندان شتا هەسوڕا بووین و کارمانە کرد بەڵام ئەوەی کە باستەکەی ئێستامانەگەڕێتەوە کە گوتم پەیوەندیەکیان تقریبان هەیە بەیەکەوە ئەوش لە ئاستی تراژیدیەکەی لە ئاستی ئەو کارەسات و وەحشێتگەری کە بەعەز بەسەر ئەو شارەیە هێنا تقریبا ئێمە کۆمەڵە گەنج بووین پێش ئەو کارەسایان پێش ئەوەی کە هەڵەبجە داگیر بکرێت پێکی شانۆگەریمانە بۆ خەریکی شانۆگەری ماسێ ڕەشەکە بووین وەی سەمەدی بارەنجی لەو کاتا بە کۆمەڵی ئارەزوو ئاواتی زۆرەوە خەریکی ئەوە بووین و بیرمان بە جیانێکی ترە کردەوە لەو کاتا دیارە لەو شانۆگەریا کۆمەڵە مناڵی تیابوو مناڵی شتەوری تیابینی گەنجی تیابوو بەداخەوە کە بڵێم یەک دوانێک لەو مناڵانەمان زیاتر لەناو ئەو کیمیابارانە لەدەستدا یەکێکی کە لە گەنجەکان کە هاوڕێی تەمەن و خۆشەویستم کوڕی پورم بوو یانی دایم هەمێشە ئێمە بێکەوە بووین هەتا ڕۆژێک پێش کیمیابارانەکە هەر لە لای ئێمە بوو لە ماڵی ئێمە بوو ڕۆژە ڕۆشتەوە بۆ ماڵخوان بەداخەوە کەیتر ئەوە ئاخرین بینینمان بوو نەمانبینیەوە ڕۆژت بۆ ڕۆژی شەوی بڵێن لە شەوی سیانزە لەسەر چواردەی مانگا ئێمە کۆمەڵێک هاوڕێی خۆم بەهۆی ئەوەی کە باوکم بەڕاستی ئەو ڕۆژانە ناساغ بوو لەگەڵ دایکم و برایەکی بچووکم هەموو تەقریبەن 2-3 ساڵان بوو ڕۆشتبوون بۆ سلێمانی ئێمە بڵێن من و 5 خوشکم لە ماڵەوە بووین ئیتر ئەو خوشکەکانم دیارە لە من بچووکتر بوون لەو کاتامیانە خواردن بۆ تۆ ڕۆژی چواردەی مانگ و سیانزەیمان تۆ بارانەکان لە دوورەوە تۆ بارانەکرا و خەڵک بە دەرەجەیەک خۆی شاردەوە ئێمە لەبەروەی ماڵمان قەراقشار کەوتبوو لە چووینەوە قەراقشار لای ماڵی مامێک بە خانەمان گرتبوو ئەو کوڕانەی کەلان بوون شەو ئەوان هەرێکوتم کاکە تازە قەس بووشتەوە هەر کەس بچینەوە لای ماڵی خۆیان وانە بووی کەسەکانان دڵان لای نەبێت و گەڕێن ئیتر ئەوان ڕۆشتنەوە ئێمە ماینەوە لە ئێوارەی ئەو ڕۆژە بڵێن ڕۆژی 14 و 15 مانگە کوڕێکی خاڵم لە لادیەوە هات تراکتۆرێکی هەبوو وتی چیەکەن وتم هیچ شتێک نازانین ئێستا لە ڕاستیا چی بکەین وتی ئەوە بۆ هەڵەبجە لە بڵێن لە 15 مانگە هەڵەبجە گیرا تقریبا بەرەو دوانی مەڕۆی هەڵەبجە ڕۆژ بڵێن دوانی مەڕۆ ڕۆژ هەڵەبجە لەلایەن سوپای پازداران و پێشمەرگەوەمانەمەی هاتنە ناو شارەوە و ئیتر بە دەرەجەیەک جوندی ڕای کردبوو بەشێکی خۆی تەسلیم کردبوو بەشێکیان دەستگیر کرابوون لە ڕوبەڕووبوونەوە ئەوانە وتی چیەکەی وتم با بزانین چۆنە بێ وتی شار گیراوە وتم ئێمە بڕۆین لە سەیرێکی ناوشار بکەین بزانین چی ڕۆیە و دواتر بگەڕێنەوە بەرحاڵ ئێمە کە ڕۆشتی لە ناو شارەوە سیرمان کردی تر بشێویەکە بەشێکی خەڵک دڵە ڕاوکەی لێ بەشێکی ئێوێ ڕاکا بەشێکی ئێوێ بمێنێتەوە تووشی سەرگەردانی شۆکێکی گەورە بوو بن خەڵک هەم وەکو پێشتر باسم کە دڕندەی حیزبی بەعەز لە زەینیان نابوو هێشتا
نەڕەوی بووە ئەمانیشی دیعای ئازادبوونی شاریانە کردو ئیتر یانوت ئێمە بەنیازین هجوومەکە بڵێن فراوانتر بکەینەوە بە هەڵەبجە تێپەڕێ و بچین منتیقەی دەربەندی خان و لە دای دوکانوانەوە دێت و سلێمانیش ینی بڵێن پلانەکە بوو کە سلێمانیش بکەوێتە ناو ئەو زۆنەوە بکەوێتە ناو ئەو بەسابیخوان ڕزگارکاری و ئەوانەوە وەرحاصل ئێمە ڕۆشتین خەڵک بەشێکی خەریکی لەگەڵ هێزەکانە بەشێکی خەریکی ئەو دایرە و دەستگا حکومیانەی کە گیرا بوون شتەکانیانە بردن و تاڵانە کرا و بەشێکی زۆرتر هێزی پێشمەرگاتوانم بڵێن بەشێکیان دەستیان بەسەر چەک و کۆمەڵێک شتە برد و دووریانە خستەوە لە شار و ئەمانە ئێمەش لەگەڵ ئەو کوڕی خاڵم ڕۆشتین بۆ لای معسکەری هەڵەبجە کە زۆر لەسەر هەڵەبجۆنی وتمان با کۆمەڵێک شت حازرکەین خۆراک و پێداویستی سەرەتایی حازرکەین نەچین چەند ڕۆژێک لە دەرەوەی شار مناڵ و شتەکانە بین لە دەرەوەی شارە بین خۆمان پەناین ئەگەر شتێک هەبوو ئەوە لەوێ خۆمان پەنایەوە ئەگەر شتێکی ڕووی نەیاوە ئەگەڕێینەوە باشتر کە شتێک ڕووی نەیاوە گەڕێینەوە بەڵام ئێمە زۆر هەموو بیستە بوومان کە شێخوەسانان و کۆمەڵە شوێنی کەش کیمیاباران کراوە پێشتر و لیدرا و ئەمانە ئەو ترسا لە ناخمانە هەبوو کە ینی حیزبی بەعز بێوەڵام نابێ بەرامبەر بەم داگیرکاری و بەرامبەر بۆشتا حتمما کاردانەوەی ئەبێ بۆی لە کاتی کاردانەوەکە خۆمان پارێزینەوە و بێن شتێک بێ ئەوە نەکەین بەرحاڵ ئێمە ئەوڵمانە کۆمەڵە خۆراک و ئەوانەمان کۆ کردەوە و بردمان و ماڵی ئێمە بڵێن مناڵەکانیان برد بۆ لادێ بۆ بامۆک و دوایی گەڕاینەوە ماڵی خوشکی بڵێن کچی خاڵەکەم و ئەوانە کە لە شار بوون شەو بوویتر شەوات بەسەر ماڵ بە ماڵ ئێمە ئەوانەی کە ناسیمانە گەڕای خەبەردارمانە کردن کە یا لەگەڵ ئێمە بێنیان لە شارە نەمێننەوە لەبەرەوەی مەترسێکی گەورە لە بەردەم خەڵکی هەڵەبجایەوە هەو بیان لە شار دوورکەونەوە و لێرە نەبوون بەرحاڵ ئێمە کە ئەوانە بەشی و کچەکەی خاڵیشم دەرچوو بوون لە ماڵ نەبوون بەڵام ماڵی خاڵێکم لە گەڕەکی مامۆستایان بوو لەگەڵ کۆمەڵێ ماڵیکاومانە ڕۆشتین ئاگادارمان کردنەوە بەڵام زۆری ڕاستەکەی بەعقلیانانە ئاچوو لەو کاتە ئیتر بەتەمای ئەوەش بوون زۆرتر ڕێگەیەکیان هەبێ بۆ سلێمانی بڕۆن تا ئەوەی بەرەو ئێران بێنوانە لەبەرەوەی خەڵکیش ڕاستی زۆر حەزیان بە خۆشی بەشێکی خەڵکیش خۆشی بە ئێران نەهات ئەوەی کە ناچار نەبووایە و ئەوانە بەرحاڵ ئێمە ڕۆشتینەوە بوو کە لە بامۆکمانەوە و شەو قەرار بڕۆین دەرچین نیانهێشتیانی ڕێگەیان لێگرتیان کاک خەڵک مەترسێن و ئەم شتە ئێوە دەستانی هاوتێ خەڵک تووشی دڵە ڕاوکە ئەکات و نابێ دەرچن و ئێمە ئەوەی کە بینیمانڕاستەکەی یەکێتی بوون چونکە یەکێک لەوانەی کە ئێستا بەداخەوە بڵێن لە ژیانیشان نەماوە حەمە مۆریاسی بوو پێما شەوکەت عەزیمشیریش لە کتێبەکەی باسیەکە من خۆمە و کاتە گەنجێک بووم لەگەڵی تۆزێک دەمەقاڵەشمان بوو وتم ئێوە بە پرسیارەتی نایەن بە خەرج لە بەرامبەر خەڵکا بۆچی ڕێگەنایەن خەڵک بچێتە دەرەوە خۆگەر شت نەبوو ئەگەڕێنەوە شتیشە بوو ئەوە خەڵک پارێزراوترە و کەمتری زەرەوتی کاک ئامانە ئێوەی لێنەوە دیعایەیە و خەڵک مەتووشی مەترسی دڵە ڕاوکاکەن و ئێمە ئازادمان کردو ڕزگارمان کردو بەتەماین بڕۆین دەربەنی خان و قەرەداخ و شوێنانش لەشکرێ بڵێن هەڵەبجەمەکە تەواو نەبووە بەتەماین هەموو شوێنانش بگرینەوە و هەڵەبجە ئازادە ئێستا و ئەمانە ئێوە ئەم شتانەی بڵێن و کۆیان مەترسی و ترس لەناو خەڵکی بڵاوکەنە بەرحاڵ خەریک بوو تووشی ئەوەش ببین هەتا دەوری ڕۆژەکەی گەشتە پێش سەعات دە و ئەمانە ئێمە سواری تراکتۆر بووین هەر بۆ تراکتۆر چەند عایلێکی زۆر بەرەو عەبابەیلێ ڕۆشتین چوین لە بامۆک بووین ئێمە نازانم تۆگە شارەزایی ئەو شوێنانە دەبێت لە بامۆک کارڕۆی بەرەو عەبابەیلێ چین بەرەو شاخەکان پشت عەبابەیلێ شاخە وتمان بچینە بەرزایەکانەوە و بەرەولادیەکانی پشتی عەبابەیلێ دوورە دەسترە ئیتر لەبەرەوەی چۆڵیشن حیزبی بەعەز قەسفیوانەی ناوێت بۆچی قەسفی و شوێناناکە قەسفی ناو شار زۆرتر ئەکا بە عەقڵی خۆمە وەرحاصل کە ڕۆشتین لەوێش نیانێژ بووین لەوێ قواتی بەدری لێبوو کە ئێستا لە عێراق هاوبەشدارن لەگەڵ کۆمەڵی پاسدار و ئەمانە ئەوانیش نیانێژ بڕۆین کە قواتی بەدر شیعەکانی عێراقن بڵێن زۆرتر لە هێزی مەجلیسی عەلای ئیسلامی بوون بەشێک بوون لە سوپای پاسداران و هێزێکیان دروست کردبوو ناوی قواتی بەدر بوو ئەوانش نیانێژ بڕۆین تر تەواو هێنان و بردنە بە ڕێگای لاک بووین و نیانێژ بڕۆین وتمانە گەڕێینەوە جاریشکە گەڕاینەوە بۆ بامەوە کە گەڕاینەوە دیارە بەشێک لە خەڵک
خەڵکێکی زۆر وەک ئێمە نەبووین بەتەنها ینی خەڵکێکی زۆر ملی ڕێگەیان گرت بوو بڕۆن ڕێگەیانیان بڕۆن بەشێکی زۆرانە لە ڕقاگەڕانەوە بۆ ناو هەڵەبجەیان لە دەوروبەر نەمانەوە بەداخەوتیا چوون یانیوانە هەموو هاوڕێکاوە ئەم کاتی کە تۆ باسیەکەی کیمیاباران هینەکە ڕوویا بوو هێشتا ڕووی نەیا بوو هێشتا لە سەروبەری ئەوە بەڵێ هێشتا لە سەروبووی خەڵکەوەی تر حەزەرەکات چۆن دیاچێ ئێمە گەڕاینەوە بۆ بامۆک و تقریبا نانی نیوەڕۆیان حازە سەعات یانسەوەمانە بوو تیارە یەکەمین جار دیارە قەسبی کرد قەسبی بۆمبارانەوەمانە بوو کیمیاوی نەبوو هێشتا تێگانی تر ئێمەش لە کاتی نان خواردن و نازانم بەڕاستی نانمان بۆ خورابوو نەخوراب چکە زۆر بووین ینی لەوانەیەگەر بەشێکی نانی خواردن بێ بەشێکی فریانە کەوت و پەڕەوازەش بوو بووینەوە عەیلانەی بەیەکەوە یەک دوانێکمان گەڕابووە بۆ شار و نازانم پێویستی و شت بێنن لە ماڵەوە و نەگەڕابوونەوە ئیتر ئێمەش ناچار بووین بەشێکمان ناو لادێکە بەجێ بێڵین چوینە سەر و لادێکە شوێنی ئاودڕ و ئەمانەی تیا بوو دۆڵ و شی و شتەکان خۆمان بردە ئەوێ و لەوێ لەناو ئاوەکە جۆگەلەی ئاوی لەناو و دۆڵێکی قوڵ و بەرز بوو وتمان لێرە نامان بینی ئەگەر تیارە بێ بەهەرحاڵ لەو کەین و بەیناوە دیارە بە بەردەوامی خەڵک ڕاکا بە سەیارە بە پێم بەرەو سنوورەکان ڕاکەن و سنووری ئێرانیش لەوێ زۆر دوور نییە هەمووی ڕایەنە کردو تر بەرەو ئێوارەشە چوو ینی وردە 2-3 ساعاتێک ئێمە لەو ناوەماینەوە دەنگ بەرز بووە کە کیمیاوی وەشێنراوە و دەبۆنی سێودێ و بۆن و بەرامەی شتێوی تر خەڵک ڕایە کردو سەرمانە بردە دەرەوە هەموو بەوەی من عەسکەر بووم یانی گەشتە عەسکەری و سەربازیدان سوپارەمان کردو بەوانەمان نزانی کە دەسەڵتەڕکەی بینی بەدەمتەوە هەڵبی کۆمەڵە شتی سەرەتایی کە پێمان بوو سەرکەی ئاو بەکاربێنی ئەمانە باشترە بێت تۆزێک ئێمە پارێزرا بوون و زۆرتر شانسێکی هۆشمانە بۆ قورسایی کیمیابارانەکە لای ئێمەوە نەبوو لە شارەوە بوو زۆرتر لە مەنتیقەی عەنەب ئەو سەری شار و لە ناو شارەوە بوو بەڵام هەر کاریگەری خۆی هەر پیا کردبوو یانی هەر هەبوو بەڵام خەڵک خۆ هەر بە بیستنی ناوی کیمیاوی بارانەکەش بەشێکی بڵێن ڕۆحێتی دابەزی بوو ڕۆشت بوو لەگەڵەوەشە تیارە بە بەردەوامی لەگەڵ کیمیا قەس پێ کرد بەشی زۆری خەڵک ئێمە کە سەرمان دەرێنا دەرەوە دوایی لە چاڵەکە بەرەو تاریشی دەچوو دیارە جەوێکی زۆر ناخۆش بوو بەشێکی زۆری خەڵکەکە لە دەشتەکە کەوتبوونی تر بەشێکی کوژرا بوو بەشێکی برینار بوو بەشێکی سیارە ئەڕۆژی تر نەدەزانێ ئێمە سایەقەکەی ماوەوە خۆی لە جادەلایاوە و بەسەر لاشەی برینار و ئینەکان ئەڕۆشتن یانی ڕاستەکەی ئەوەی کە من ئێمە دۆزەخ باسی دۆزەخ و ئەوانەکەن ینی دۆزەخێک بوو بۆ خۆی کە دایک و مناڵ و ئایلە هەمووی لێکدا بڕابوون هەرکەس نێزانێ خۆی دەرباسکە هاوار بۆ مناڵەکەی بەرێ ینی بەڕاستی تراژیدیا بە معنای وشەکە تراژیدیاکی گەورە بوو کە ناتوانیانی ئەگەر بە وشە تەعبیری لێ بکەی زۆر قورسە ئەوە ئێمە چۆن بێ کۆبووینەوە نەمێژ بڵین مناڵ وانەی کە بە دەوریەکە بووین کۆبووبووینەوە دەستمان بەیەکەوە گرتبوو تا کوڕی خاڵم جارێکی کە هاتەوە بە تراکتۆرگە و لاگەڵمان نەبوو هەموومانی سوار کرد و ئیتر شانسێکی باش بوو کە ئێمە نەماینەوە ینی بەڕاستی بە تراکتۆر ئەو ئێمەی دەرکردا حدودی ئێران تقریبا سازانیان پێوت بەڵامی تر ئێمە کە ڕۆشتوین شەوە هەموو بە بەردەوامی بۆ ڕێگا خەڵک بە بریناری و بە چاوی نەبیندرا و بە کیمیاوی نەدرا و بەوانە بەو ڕێگە و کۆڵان و جادە بڵاو بووەتەوە ئیتر کارەساتێکە هەر چۆنێک باسی کەی کۆتایی نایە کە ژن مناڵ بەسەرێکە ئامی کەوتۆ و ئێمەش لە حەیبەتی ژیانی خۆمان ینی جورئەتیەوە ناکەی کە لا بکەیتەوە لە کەسێک دەستبەری بۆ کەسێک ڕزگاری لەوانەی کە لە دەوری خۆتا زیاتر هەتا ئەوانەشی کە خێزان بوون زۆرینەی لێک دابڕاون زۆرینەی دایک و باوک لە مناڵی دابڕابوو ژنە و پیاو لە یەکدا بڕابوون هەمووی هاوار و ناڵەیان بۆ جا بەشێکی چاوی نێبینی بەشێکی لە ترسی گیانی خۆی ینی قورسە باسکردنیەوە ڕاستەکەی بڵم 33 ساڵە تێپەڕیەوە بەڵام هەر لەحزەیەکە بیری لێکەیتەوە تەحملی قابلی تەحمل نییە چ ژای ئەوانە و کەسانی کە
وەکو ئێمە شانسیان نەبوو زووتر دەرچن و لەناو بێسمێنت و لەناو کەسوکارەکانیان و لەناو هینەکانە چەند ڕۆژیان بەسەر بردبوو ماونەتەوە و لە ناو ئۆتراژی دێنا و مەرگە ساتا بە خۆیان و بە کاریگەری کیمیایی لەسەران و ئازیزترین کەسەکانیشیان لەناو لاشەکان وەکو پێشتر بۆ تۆم باسی لێچێک لەوانە مەسەلانەوە کوڕی زاوای ئێمەیە کە مێردی خوشکەکەمە کە خۆی بە تەنها لە خێزانەکە دەرچووە چەند ڕۆژ بە تەمەنێکی 10 ساڵانەوە لەناو خێزانەکەی خۆیان ماوەتەوە کە دوایی پازدار و خەڵک هاتوونەتە سەریان کە گەڕاون لەناو لاشەکانە دەرێنێناوەتەوە ینی ئەمە ئەگەر لە فلیما بیبینی باوەڕ ناکەی بێجگەلەوەی کە ڕەنگە هەر فلیمی وا پیشاندەن بڵێن لە سەر و 20 ساڵیشەوە نەتوانە سەیری بکە نەگەشت لە ساڵ ڕاستی ئەوە نەکارە ڕاستە زۆر ڕاستە هاوڕێکەوە من زۆر سوپاس دەکەم کە ئەزانم کە چەنە خەمگینە چەنە زەحمەتە ئینسان یعنی بچێتەوە سەر ئەو یادەوەریانە کە وەک خۆت باسێکەی وەکو دۆزەخێک بووە ینی ئەو چەند ماوەیە بۆ کەسێکی وەکتۆ بۆ هەموو ئەو خەڵکە کە لەوێ بوونەتە قوربانی وەیە ڕزگاریان بۆ هەرچۆنێک من سوپاس دەکەم دووبارە بۆ ئەوە پێم خۆشە یەک پرسیارە لێ بکەم لەبەرەوەی تۆ لەو ڕۆژانە لەوێ بووی ئەویش قسەیەک پێم وا بێ چەند جارێک کراوە لەلایەن بە تایبەت بەرپرسانی حیزبەکان و ئەمانە کە ئەوان ئەڵێن ئەم کیمیاوی بەبێ جیاوازی هەموو خەڵکی هەڵەبجەی یعنی بەسەر شارەکە و بەبێ جیاوازی هەمووی ئەمەوێ تۆ خۆت کەسێکی چالاکی سیاسیت کەسێکی حتمما زۆر بیرت لەمە کردوێتەوە ڕەهەندی چینایەتی ئەم مەسەلەیە چۆن بوو بۆ نمونە ئایا وا بوو ئەوەی کە ئەمێ بە جۆرێک یعنی جوابی و پرسیارم بیتەوە ئەوەی کە توانی بووی پێشتر بڕوە دەرچێ ئاگداری زانیاریەکان بوو بۆ نمونە خاوەتنی سەروەت و سامان بوو خاوەنی سیارەی باش بوو هەموو ئەمانە لەگەڵ خەڵکێکی فەقیر و هەژار کە بە پێ ئەڕۆیشتن یا بە پێڕانەکرد وەکو یەک بوون لە یەک بارودۆخابوون یان بەلای تۆ چۆنە ینی تۆ ڕەچیە لەو بارەیە دڵنیاییەوە خۆتەزانی لە حاڵەتی نۆرماڵ هەمیشە فەقیر قوربانی هەمیشە خەڵکی بێدەرەتان قوربانیە لە ڕاستیایەکێک لە ئەوەی کە ئێستا گەر ئاماریشیکەی زۆرترین قوربانیانی ئەو کارەساتە خەڵکە فەقیر و هەژارەکەیە چونکە بەشێکی ڕاستیەکەی هەر لە بەر بێدەرەتانی جورەتی وانە بۆ ڕوولەکوێ بنێن کە پارێکیان بەدەستۆ نییە ینی بۆ کوێ بچن لەو کاتە ڕوو لەکوێ بکەن بڕۆن ئەوە چجایەوە ڕەنگ لە تاکوتەرای خەڵکی دەوڵەمەندیا چوبێ یا خەبەرەکەی نەبیستووە یان تەوەقعێکی بەو شێوەی نەبووکو هێزەکان بەڕاستی یەکێتی و پارتی و حزب و ئیسلامەکان کاتوون خۆشباوەڕیەوەیان بە خەڵکیاکە ئازاد کراوە شاد ینی ئەویان بڵاوکرد لە کاتێکە کە ئێمە بڵێن هینی خۆپاراستنی کیمیاوی بەلاقەدی پێشمەرگەکانەوەمان بینی بڵێ قیناعمانە بینی بەلاقەدیانەوە جلی خۆپاراستنی کیمیاوی بە هێزەکانی پازداران و بەمانەوە ینی تۆ پێشتر ئەمان بە دڵنیایی احتیمال من تا کاتی خۆیمانەمان بینیەوە بەڵام ئێستش لەم ڕۆژانە یادەوەریەکانی شەوکەتی حاجی مشکلم بینی ڕاستیەکەی تووشی شۆکە بی ینی کە ئەو یادەوەریانە گوێلێ لەسەربارەوەی دیارە ئەوانە کە یادەوەری خۆیان نووسنەوە بە دراسەی باشەکەن کە هەوڵ بێن کەمترین خاڵی لاوازی خۆیان بخەنە بەردەم و کە هەوڵێن پاساو بۆ تاوانەکانی خۆیان داپۆشن ئەمە ئاشکرایەکەوەکەن بەڵام ئەو بەڕاشکاوی باسیەوە کەوانیان زانی کیمیاباران بە کیمیاوی بەکارێنێ جلی تایبەتی دژی کیمیاویان یا دراوەتە لەلایەن ئێرانەوە قیناعیان دراوەتێ ئەوان هەتا داوای ئەویان کردو بە حسابی خۆی ئەڵێ ئێمە داوایمان کردو کە جل بۆ خەڵکیش ینی جل و قەمەقنعاش بە خەڵکوان کە ئەمە عەقڵ بڕ نییە ینی ئەو ڕێژەیە 140,000 دانیشتوانی خەڵکی هەڵەبجەیە تۆ لە کاتێکە ئامادە نی شەو ڕۆژێک لە بەردەم ڕزگاربوونی خەڵکە هەیە کە خەڵک دەتوانێت ڕابکاتە دەرەوەی شارەکەی ڕێگەی پێنایی دەرچێت چۆن جلی کیمیاباران و خۆپاراستن لەو لەحزەیە پادابەشەکەی بەسەرەوە خەڵکە بۆی خۆی ڕزگارکە یانی ئەوە دەتوانم بڵێم لە گاڵتە چاو ڕێگەچێ بە عەقڵی خۆی کردبێت ئەوەی کە بە خەڵک بێیان ئەگەر ئێرانی شتێکی پێ دیارە گاڵتەیان بۆمان کردووە چون بەڵام ئەوەی کە لە قسەکەی تۆ دوور نەکەمەوە ڕاستیەکەی ئەوانە هیچ بەرپرسیارەتێکیان بەرامبەر بە ژیان و سەلامەتی خەڵک نەبوو هەم لەوەی کە خەڵکی توانی ڕابکە ڕێگریان کرد هەم لەبەرەوەی کە
ڕاستیەکەی بەشێکی زۆر لە خەڵک هێمازانین دواتر لە سلێمانی بوون ینی بەشێکی ماڵەکان ئەوانەی کە توانی ویان ڕیان کردن و لە سلێمانی بوون بەڵام دیارە ئەوەش ناتوانانی بڵێ هەمووی هەر سەرمایەدارەکانی هەڵەبجە بوون دیارە خەڵکێکی دەور و نزیک و فەقیر و ئەوانەش شانسی دەربازبوونیان نەبوو لەگەڵیانە بەڵام قوربانی ئەسڵی گەورەیەوە کە هەتا ئێستش ینی ئێستش کە ڕەنگە دواتر بچینە سەر ئێستش کە پێوە دیارە باجی دواتری ئێستشی زۆرترینی هەر خەڵکە هەژار و فەقیر و بێدەرەتانەکە یاوێتی کە ئەوەی کە باسی تەعویز دەکرێ ئەوەی کە باسی ژیانەکرێ خەڵکی سەرمایەدارە خەریکی سەرمایە گوزاری خۆیەتی بەڵام ئەوەی کە قوربانی بووەوەی کە هیچی بۆ نەکراوەی کە تا ئێسش بە دەرد و لە بریناری و بە باری دەرونی تێکچووە هەمووانن کە ئێستا ماونەتەوە و هیچێکیان بۆ نەکراوە لە نازانمەگە لە دواترا فرسە دەبیان ئێستا شانسیەوەێکە باسی ئەو بەدڵنیایی ئەچینە سەر بارودۆخی ئێستا و با بڵین ئەو ناڕەزایەتیەکانی خەڵکی ئەو شارە کە سوکاری قوربانیان بە دڵنیایی ئەچینە سەرەوە بەڵام پێم خۆش بوو لەسەر یەک خاڵ بوەستم کە پێم ڕاستەکەی تۆ ئاماژت پێیا تۆ باست کرد ئەوەی کە شەوکەتی حاجی موشی لە یادەوەریەکانیان باسی کردووە تەنها ئەو نییە پێم وابێ من گۆم لە چەند بەرنامەی جۆراوجۆر گرت کە تایە بۆ نمونه محەممەدی حاجی مەحموود دیسانەوە بازلەوەکە کە زۆر پێش ئەوە ئەمان ئەگەری ئەوەیان داناوە هێزە چەکدارەکان و ئێران زانیویانە و ئەگەریان داناوە کە لەوانەیە حکومەتی بەعز کیمیایی بڕێژێ بەسەریانە وە کیمیایی بڕێژێ بەسەر ئەم شارەیە بۆ نمونە ئەمان تەنانەت هێزی پێشمەرگە بە پێی قسەکانی محەممەدی حاجی مەحموود تەدریبیان پێکراوە کە چۆن قیناعی دژی ژەهری کیمیایی بەکاربێنن و چۆن دەرزی ئەو عیلاجێک کە دەرزیەکە لە خۆیان بن لەو کاتەیە بەڵام وەک تۆ باسیەکەیت و پرسیارە جوڵێنی ئایا ئەمە بۆچی بۆ خەڵک تەرخان نەکراوە بۆچی نەخراوەتە بەردەست ئەو خەڵکەی کە لەو شاراژیاوە ئەو خەڵکە مەدەنیە کە بێچەک بووە بێبەرگری بووە لە خۆیان و بە جۆرێک وەکو کراونەتە قوربانی ئەو بارودۆخە لەو شوێنەیە و تەنانەت وەک تۆڵی ڕێگەشیان پێ نەدراوە کە بڕۆن فریا بکەون فریای ژیانی خۆیان بکەون و خۆیان ڕزگارکەن ئەمانە بەرەبەرە با بڵین لەگەڵ ئێستا لەگەڵ پێشکەوتنی زانیاری و تەکنەلۆجی و هاتنە دەرەوەی دۆسیەکان و شایەتەکان و ئەمانە زیاتر دەرەکەون و زیاتر ڕۆشنە بێتەوانێ ببوورە ئەگەر من ڕاستەکەی پێشەوەی ئەوەش جوابەمەوە یەکشتی زۆر فاکتێکی مهمتر لەسەر ئەوەی کە ڕاستەکەی ئەوان زۆر بە باشیان زانی کە کیمیاباران حزبی باز هیچ پێی وتون یانە حزبی باز پێش و شێخ وەسانانیش نەک پێش هەڵەبجە هەر پێشەوەی کیمیابارانی شێخ وەسان کە ساڵێک پێش هەڵەبجە کراوە پێش ئەوەش مەسەلەن حزبی باز کاتی خۆی بە فەریدون عەبدولقادری و تۆ عەلی حەسەن وتوێت ئەوە نیە لەم فەڵەساتە کە هیچیان بۆ نەکراوە بە فەریدون عەبدولقادر ویستێتی هەڕەشەیە بکا کە ئەگەریچیان بۆ نەکەن ئەوان پازدارێن ئەمیش لە کاردانەوەی عەلی حەسەنەوەی پێوتێت یەک پازدار بێننە کوردستانەوە ئەو شوێنە ئەسووتێنی کیمیایی پیاکەین یانی هەر بەڕاشکایی پێوتێت دواتر من ئێستا ڤیدیۆی مامجەلالم لایە ینی بێجگە لەو شەڕێکە لەگەڵ نەوشیرانەکان ڤیدیۆی مامجەلالم لایە کە یەک مانگ زیاتر لە پێش کیمیابارانی هەڵەبجەوە مقابلەیەکی دوور و درێژە کە ناو دیداری مێژوویی لەو دیدارە مێژویاز مامجەلال خۆی باسی دڕندەی حیزبی بەعسەکە بە وردووی باسی وەکە چۆن لە شێخ وەسانان مناڵی کوشتووە ژنی کوشتووە بێ لە بەرچاوگرتنیەوە جینۆسایدێکی گەورەی ئەنجامداوە کیمیابارانی کردووە ئەمانە دوای ئەو حەقیقەتانە دوای ڕاست ئەو هەموو ڕاستی کە لە دڕندایەتی حیزبی بەعس کە خۆی پێی وتوون کە بەکاریشی هێناوە یان دوای ئەوەش کە پێشی وتوون بینیویشیانە ساڵێک پێش ئەوەی کە ینی هەڵەبجە بکرێ لە شێخ وەسانان بینیویانە کە بەکاری هێناوە دوای ئەوە هەر دیسان شەوکەتی حاجی موشی لە کاتی هەجومی هەڵەبجە تەکید لەوسەرەوە کاتە کە سەرکردایەتی و مامجەلال و نۆشیران فشاریان بۆ هێناوە کە هەجوومەکەی هەڵەبجە پێشکەن لەبەرەوەی فشار زۆرە لەسەر سەرکردایەتی یعنی فشاری ئەوان بۆ هێناون کە لەبەرەوەی فشاری سەر سەرکردایەتی کەم بکرێتەوە ئەوە ناکرێت ئەوەی کە من ئەڵێم هیچ کەس دیارە نکۆڵی لەسەر درڕندەی حیزبی بەعس و لەسەر ئەوانە نیە بەڵام ئەوەی کە تۆ ڕێگری بکەی لەسەر خەڵکی شارەکەت نێڵی بچێتە دەرەوە لە خۆپارێزی نەی تێکە پارێزێ سەرباری وەک پێش پازار کەوتویت و پێش دەوڵەتێکی کە کەوتوی هاتە شارەکە وەکو قوربانیەکانی خەڵکەکە بوونەتە قوربانی نێڵی سەر و ماڵەکەشیان بپارێزرێ
هەم ئێران تاڵانی کرد هەم خۆتان تاڵانتان کرد دەرگای ئەوەتان دروست کردەوە کە خەڵکانێکی کەش بە کەناڵی ئێوە ماڵ و سامانی خەڵک وەکو سەری تیاچووە ماڵەکەشی تیاچوو یعنی بەڕاستی تراژیدیای ناتوانین وەسف ناکرێ بەڕاستی ئەمانەی کە ئێمەیکەین بە قسە بەرگەگرتنی ببینینی ئەم شتانە بەرگەگرتنی سەختە تۆ بینی خەڵک لە چوارچێوەیەکا بیتەوە تیارە بەسەرتەوە بێ دەسەڵاتێکی دڕندە لە بەردەم تا هەڕەشەت لێ بکات تۆش پشتی لێگرت بێت بە ناوی ڕزگارکردن و بە ناوی ئازادی خواردن نێڵی دەرچێت نێڵی ژیانی خۆی دەرباسکە من ناڵم ئەیود بەحسابەوەی شەوکەت لەوانەیە دواتر فرسەتی بەگوێ لێ بگری باسی وەکە کە ئەلاساس ئێران چەندین ترێلەی جلو و بەرگ و مقاومەی کیمیایی داناوە کە بێن بە خەڵک بەس چۆن لەو کاتا کردی ینی تۆ گەر بێن کە بەرچای خۆت لە کاتێکە ئاڵیان گرتووە هەڵیان گرتووە بۆ کاتێک کە کیمیایی بکرێ بەسەر خەڵکە ئەنجا بێنێ کە لەو کاتەشان نەمان بێت یعنی لە کاتی کیمیابارانیشە ئێمە نەمان بینی کە خەڵک شتێک بیان بە خەڵک ئەوە نەگەر کە بەسەر حدودا ئێمە ڕۆشتی ڕاستیەکەی لە حدودی ئێرانەکە چونە دوو خەڵک چاوی نەدیدی بووی تر ناچار بوون کە مامەڵە بکەن لەگەڵ واقعەکە بێن ناو دەرزی بیان لە خەڵکو و بەکاریان بێن کە ئێمە لە یەکەم وەجبەکانی چوونە ناو ئێران بووی ڕاستیەکە ئێمە لەو وەجبێ بووی کە لە یەکەم وەجبە چوینە ئێرانەوە هەرنیانش لە سنووری کوردستان و لە سنووری شارەکان کە دەنگمان بە خەڵکەکانی خۆمان بکاتەوە دابنێن بردینیان یەکسەر بۆ حدودی پاکستان بەڵێ بوو بە تراژیدیایەکی تر بۆ ئێمە کە ئێمە وەکو ڕزگار بووین خەبەرمان لە کەسەکانی ترمان نەما چیان بەسەر هاتووە دەدامان بوو شتێک دابڕین لە هەموو ڕاستە هاوڕێکاوە تۆ بە جۆرێک چوویتە سەر وەڵامی ئەم پرسیارە کە من ویستمەوە پرسم کە سەرەتا باسیەوەت کرد کە ئەبێ لە بیرمان نەچێ کە من تەواو هاوڕای ئەوام کە تاوانباری سەرەکی ئەم جینۆسایدە ئەم تاوانە ڕژێمی دیکتاتۆر و حکوومەتی هاری بەعس بووە و تاوانی باری دووەم ڕژێمی کۆنەپەرستی جمهوری ئیسلامی کە ئەوان لە درێژەی شەڕی خۆیانە شەڕەکانیان هێناوەتە ناو ئەم ناوچانە بەڵام دەوری حیزبە ناسیۆنالیست و ئیسلامیەکانی ئەو کاتە هێزە چەکدارەکانی ئەو کاتە بە جۆرێک چوویتە سەری ئەوەی کە جگەل لەوەی کە ڕێگریان لە خەڵک کردووە بە خەڵکیان نەوتووە لە کاتی خۆیان ئاگداریان نەکردوونەتەوە و ئەوانیش لە پاڵ ڕژێمی کۆنەپەرستی ئیسلامی ئێرانە بوونەتە بەشێک لە شەڕەکە و بەو پێەیە ئەو ناوچەیە کراوەتە قوربانیەک بۆ ئەو شەڕە بەڵام پێم خۆشە بە جۆرێک وەڵامی ئەمانە دیایەوە پێم خۆشە پرسیارە لێ بکەم لە ڕوانگەی تۆوە هەمووەکو ڕزگاربوویەک هەمووەکو چالاکێکی سیاسی تۆ چۆن ڕۆڵی وڵاتانی غەرب و ئەوروپا و کۆمەڵگەی نێودەوڵەتی لێکەیتەوە لەم بارەیەوە کە ئەوان بۆ نمونە هەم لە مەسەلەی چەکفرۆشتنیانە بە حکوومەتی بەعس ئەو کاتە هەم لە بێدەنگبوونیان لە بەرامبەر ئەم جینۆسایدا کە لە بەرامبەر هەزاران کەس لە شاری هەڵەبجە و ناوچەکانی دەوروبەری کرا چۆن ئەمە ئەبینیت ڕاستیەکەی تقریبان بڵام ڕۆشنە ئەوە کە بۆچی ئەوان دەنیان ئێمە زانین کە غەرب لە سیستەمی سەرمایه‌داری خۆی لەسەر بنەمای قازانج دامەزراوە و هیچ مۆرکێک و ڕۆحێکی ئینسانی لەناو ئەم سیستەمان نییە ئەوان ئێستاوە کۆی کە دیارە لە 158 کۆمپانیای بەرهەمێنانی موادی کیمیاوی دامی ڕژێمی عێراقیان کردووە کە لە زیاتر لە 7 دەوڵەت زیاترە بێ کە بڵاوبوونەتەوە ئەو کۆمپانیانە ئاشکرایە کە ئەگەر تۆ دیارە هەمیشە قەزیەکە بێ دەعواچی هەبێ لەسەر ینی کەس خەڵکانێکە بن کە دەعوا بکەن لەسەر ئەوەی کە قەزیەک هەیە لە وڵاتانە ئەوانە خۆبەخشانە نایەن کۆمپانیایکی زەبەلای خۆیان بخەنە ژێر پرسیارەوە تاوانباری بکەن بە شتێکە ئەگەر کەسانێک داوایان نییە لەسەرەوە خاوەنی قەزیەک نییە خاوەندارەتی ناکرێن قەزیان یەکێک لە مشکلەکانی ئەمەوەیە کە ئەوانەی کە بڕیارە خاوەنی خەزی جینۆساید و کیمیابارانی خەڵکی هەڵەبجە بکەن خۆیان بەشێکن لە قەزیەکە خۆیان بەشێکن لە تاوانەکە ینی جگەلەوەی کە ئەمانە بەڕاستی ناسیۆنالیزمی کورد و هەتا ئیسلامیەکانیش دەرسیان لەو تاوانە وەرنەگرت یانی یەکێک لەو دەرسانەی بەڕاستی ئەوەیە کە تۆ ئاماژە بکرد ئەوەیە کە گەرەوان دەرسیان لەو شەریکبوون لەو تاوانە وەربگرت تا ئەلانیکەمە وایە
قەرەبووی خەڵکی کوردستانیان بۆ بکردایەوە، قەرەبووی خەڵکی هەڵەبجەیان بۆ بکردایەوە کە بەجددی بچوونایەتە پشتی ئەوەی کە ئەمانە هەم لە ڕووی خەڵکی کوردستان بەگشتی وەکو مافێک بۆ خەڵکی کوردستان ئەگەڕێتەوە کە جینۆساید کراوە، هەم وەکو خەڵکی ئەو شوێنانە کە بوونەتە قوربانی ئەو جینۆسایدە بە تایبەتی هەڵەبجە بۆیان بگەڕێتەوە. ئەمانەوەیان نەکردەوە، نە بەڕاستی بە شوێن پلە و پایە و کورسی و شوێنی خۆیانەوە لە شوێن دەسەڵاتەکانی ئەوەی کە کراوە لە هەوڵ لە ئاسیچیانە ڕاستەکەی رێکخراوی دەرەوەی ئەو حیزبانە بوون، کەسایەتی بوون، ینی هەوڵەکان زۆر بچووکن. لاوازم کە ئەم هەوڵە خۆتەزانی ئیمکانێکی مادی بەهێزی هێزێکی دەوڵەتی یان دەسەڵاتێکی گەورەیە بێ لە پشتی بێ بۆ ئەوەی کە بتوانێت دەسەرنجی دەوڵەتەکان ڕاکێشیان بێتە فشار بۆ ئەوەی کە یەکێک لەو دەوڵەتان دەست پێ بکا بێنێنێتە پای مەحکەمە و بیانە بە دادگا. ئێمە ڕاستەکەی دەسەڵاتەکە نەهی عێراق و نەهی کوردستان خۆیان بەشێکن لە تاوانەکە. ئێمە بیرمان نەچێ، من وەکو باسم کردەوە هەر ناسیۆنالیزمی کورد و ئیسلامیەکانی کوردستان نینتیایان، ئەوانەیە کە لە عێراقش دەسەڵاتی ئەمڕۆیان بەدەسا کە مەجلیسی عەلای بەشێکیان مەجلیسی عەلا قواتی بەدر و ئیسلامیەکانی سەردەمین کە لە پێش پاسدار و بەشێک بوون لە سوپای پاسدارانی ئێراندا ئێرانە لە زۆربەی شەڕەکانی ئێران و عێراق بەشداریان پێکراوە. ئەوانە ناتوانن مدعی بن و مافی خەڵک بجێڕنەوە کە خۆیان بەشێکن لە نای ڕاستەکەی بۆی بتوانێ ئمە بکەی بە شۆڕشێ بکەی ئەم دەسەڵاتانە لە کۆتا بکەی بۆی هێزێکی ئازادیخواز ئینساندۆست ئەوەی کە بێ لە قانون و دادپەروەری لە کۆمەڵگا جێبەجێ بکا بتوانێ ئەم کارە بکا. ئەوە ناکرێت. ژنا دەوڵەتانی غەرب خۆتان ئەزانن بە ناوی دیموکراسی و مافی مرۆڤ و نەزمی نوێی جیهانیەوە دنیایان وێران کرد لە مەنتیقەی خەلیجا ئەلاسا دیکتاتۆرەکان لابن، بەڵام عێراقێکیان و منتیقەیەکیان دروست کردووە کە ئێستا ناشرینترین جۆری ئەلگۆی سیستەمی حکومڕانیان لە دنیاە بەدەستەوە کە بۆ تەمایل شێوی و تەفرەقەی قەومی دینی و هەڵاواردن لە عێراقا بۆتە سەرچاوی دزی تاوانی بۆ خۆیان و کۆمپانیەکانیشن. بەڵێ هاوڕێکاوە زۆر من لەو بارەیەوە تۆ خاڵێکی زۆر گرنگە هێنایە پێشێ، ئەویش ئەوەیە کە جگە لە دەسەڵاتی ناسیۆنالیزمی کورد هەروەها ئەو هێزانی کە ئێستا لە دەسەڵاتان لە عێراقا خۆشیان بەشێک بوون، لایەنگری پاسداران بوون، لایەنگری ئێران بوون لەو شەڕەیە و بەشێک بوون لەو تاوانە وەلی جینۆسایدە. بەڵام لە هەمان کاتە باسیەوەت کردکە ئەبێ ئەم دەسەڵاتە مەگەر ئەم دەسەڵاتە بڕوخێ، چونکە ئەم دەسەڵاتی ئێستا بەتایبەت ئەم دەسەڵاتی لە هەرێمی کوردستان یەکێکە لە بەربەستە سەرەکیەکانی ئەوەی کە کەیسی جینۆسایدی هەڵەبجە نابێتە کەیسێکی نێودەوڵەتی، بەڕەسمی نابێتە با بڵین کەیسێکی جینۆساید و بەم پێش خەڵکێکە قوربانیانی ئەم جینۆسایدە بوون یا کەسوکاری ئەم قوربانیان ناتوان قەرەبوو بکرێنەوە و بگەن بەو دادپەروەریەی کە 33 ساڵە چاوەڕێین. کەوایە ڕێگەی بەردەم خەڵک چییە؟ بۆ نمونە من ئەوم پێخۆشەکە تۆ با بڵین خەڵکی هەڵەبجە بەردەوام ناڕزایەتیان دەربڕیوە، ئێستش بەردەوام ناڕزایەتی دەرەبڕن، هەم لە بەرامبەر ئەم مەسەلەیە هەم لە بەرامبەر بارودۆخی ژیانی ئێستایانە. ڕێگەی بەردەمی ئەوان چییە کە ئەم دەسەڵاتە ئاوا؟ ڕاستەکەی خاڵم بیر نەچێ پێش ئەوەی جۆوەڵامی ئەم پرسیارت بدەمەوە، ئەوش ئەوەیە کە بۆی بینەران بڵێن بەرچاویان ڕوون بێ. مەسەڵەن لە سەردەمی شەڕی ئێران و عێراقا ئێمە بە بیرمانێت هەمومان تەنیا هەڵەبجە نەبوو کە کەوت بێتە ناو بەرداشی ئەو شەڕەوە، بەڵکو بە درێژایی سنووری عێراق و ئێران چەندین شار خاپوور کرا، چەندین شار وێران کە لەگەڵ خاک یەکسان کرا، چ لە ئێران چ لە عێراق. بەڵام یەکێک لەوانەیە کە کارەساتی هەڵەبجەی خۆڵخانەوەی کە ئێستا ئێمە باسێکین، ینی بەڕاستیەوەی کە ئەگەر مەسەلەن ئەو تاوانەی کە خۆ محەممەرە و عەبادان دوو شاری زۆر گەورە بوون لە خەگەڵ خاک یەکسان کران، بەڵام کەس ڕێگری لە هاوڵاتەکانی نەکردبوو ئەوی دەرچن. دیارە خەڵک لە هەموو قەسبووینەکە تیاچە برینارە بێت، بەس بەو ڕادەیە کە دوو سێ هێز بە ناوی ڕزگارکردنەوە بێن بەر بە خەڵکەکەی بگرن کە فرسەتی دەربازبوونیان هەبێت و ڕێگریان لێبکانەیە ئەوم دەرچوون، ئەوە کارەسات و تراژیدیەکەی گەورە کرد بەڕای من. یعنی ئەوەی کە دیارە حەزی باسی کیمیاویەوەشان ئەوەی کە قەسفیە کردەوەی کەینە هیچی لەوە کەم ناکاتەوە کە ئەو شاری وێرانەکە، بەڵام ئەوەی کە بەم تراژیدیایە بگەڕێتەوە، ئەوەی کە ئەو تراژیدیایی گەورەتر کرد ڕێگری سوپای پاسداران و ئێران و
هێزی پێشمەرگە بوو لە خەڵک کە دەرنەچن یانە ژینا ڕەنە ئێسێمە باسی چەند سەد برینارێکمان بکردا یا چەند سەد کوژراوێکمان بکردا من گەرەنتیم چکە یەک ڕۆژ تقریبا شەو ڕۆژێک زیاتر لە بەردەم خەڵکا فرسەتە بوو کە ڕابکە ئەگەر تۆ بێنە بەرچای خۆت ئەگەر دەوڵەتێک یارمەتی خەڵک بیا بۆی لەو شارە دەرچێک هەمووی 2 سەعات نابێت ڕێگەی سنووری بینێران سەعات 45 دقیقە پێم وایە لە زۆر شوێنە نزیکتریشە ئەگەر دەرچێت جادەی بۆ کراوە ڕێگەی یان ئەسکەریان دیاوە لە چەندی ڕێگەوە ئەو خەڵکە گەر ڕاشینەکردایە لانیکە مەگەر هەمووشی نەچواتەوەدی و تراژیدەکە زۆر بە کەمتر ئەشکایە خۆ هەر لەوە کەم ناکاتەوە تراژیدایە و ئەوە کارەساتێکی گەورەیە بەڵام بە عەقڵیەتێکی کەوان بەکارهێنان ڕاستیەکەی مەسافەکەی گەورەتر کرد تراژیدای قورستر کرد ئەوەی کە عەلاقەی بە خەڵکەوە هەیە بڵێم تا جێگەی عەلاقەی بە هەڵەبجەوە بێ با من یەکشت بڵێم مەسەلەن هەڵەبجە بوو لانی کەمی بەلای کەمەوە یەکەمین جاریان هێشتا ئەوەدان بکرێت ینی خەڵک بەو شێوە عشوایە بچێتەوە ناو هەڵەبجەیە کە هێشتا بۆنی کیمیایی لێ کە هێشتا ساروخەکان لە کۆمەڵە کۆڵان و گەڕک و ژێرزەمین ناماوە کە خەڵکانێک تەواوی خێزانەکان لە دەستداوە ڕێگەیان بێ جارێکی کە بێ بڕاتەوە لە هەمان ئەو ماڵە بخەوێت کە بەیانی هەڵەسێ ئێوارە لەگەڵ براکەی شەڕیە بوو یاریە کرد دەمەقاڵیانە بوو لەگەڵ دراوسێکانە شەوە خەوێ بەیانی هەڵەسێ کەسی لەگەڵ نەماوە بەیانی هەڵەسێنا تۆ سەیری ڕۆحەی ئەم کەسانە بکە سەیری ژیانی ئەو کەسە بکە و بەیانی لە کۆڵانێکە هەڵەسێ ئەڕوات یا ئەوانەی کە یاری لەگەڵ ئەوانەی شەڕیانە بوو بەیەکەوە عاجز بوو دوێنە لەگەڵی فریایەوە ناکرێت داوای لێبوردنی لێ بکاتون جارێکی کە نایبینێتەوە یعنی کارەساتەکە ئەمەندە قوڵا نازانی چۆنی ئەمانە ئەویان نەکرد هەر ئەوە دیار بوو کە ئەمانە هیچ شتێکیان بۆ گرنگ نییە بۆ موینەکان دوای ئەوەی کە کرا لە دوایەوەش منەظەمات و رێکخراوی ئینسان دۆز بوون ئەڵمانی ئەمانە بیدایەت هاتن خەریکیۆ بوون کۆمەڵێ ماڵیان ئاوادان کرد و کۆمەڵە گەڕەکیان خۆمان لەبەر ئەوەی هەتا 2023 کە حیزبی بەعز ڕووخار خۆیان بە موقەت ئەزانی لە عێراقات پیان وا بۆ حیزبی بەعز دێتەوەمان ڕاکەن و نابێت لەبەرەوە ئەسڵەن ئەوەی بەرپرسیارەتی نەبێ بەرامبەر بە هەڵەبجە بە خەڵکی هەڵەبجە کرا ڕاستە پێش کیمیابارانەمان چیانە کرد پێش کیمیاباران خۆیان کردبوو بە سەحەبی قەزەکە لە ئەوروپا و غەرب لە زۆر شوێن بۆی کۆمەکی مالی پێکۆکەنەوە بۆی دامی پێکۆکەنەوە بە ناوی ئاوارەکانی هەڵەبجەکە لە ئێران بوون کە دڵنیان مێسەش ڕۆیەک بەیەکیان بگرێ یەک پرسیان بەرنەکەوتەوە بە ملیۆنان دینار و دۆلاریان لە پاش تاوانی لە پاش کیمیابارانەکە مەبەستەوەیە لە پاش کیمیابارانەکەمان لە ئەوروپا و غەرب بۆ ئیحساسی ڕسمی هەڵەبجە و کیمیابارانە و ڤیدیۆکانە لە بازاڕ و بە شوێن و ناو مەنەزەمات و دەوڵەتەکان جێران نەبووی قەزیەی کورد بە جینۆساید بناسێنن بۆی خێریان پێ بکەن و پاریان بێنێ و ئەمان بۆ خۆیان و حیزبەکانیان بەکاری بێنن لە ڕاستیە هاوڕێکاوە جگەلەوەی کە ئەوان وایان کرد سەرانی با بڵین دەسەڵاتی کوردایەتی و ئەوانە بەشێکی زۆر لەو کۆمەک و پارە و پولانیان خستە گیرفانی خۆیانەوە ئەو جۆرە لە گەندەڵی و سکانداڵ لەلایەن هاوکارەکانیان لە ئەوروپا و غەربیشەوە دەرکەوت مەسە من هەر لە بیرمەکە لە وڵاتی بەریتانیا کەسی لێ بوو پێم وابێ ئەندام پەرلەمان بوو یاخود لە ناو مەجلیسی لۆردەکانە بوو کە گەندەڵیەکەی دەرکەوت کە ئەو چەندین ملیۆنی خواردبوو بە ناوی کۆکردنەوەی کۆمەک بۆ خەڵکی هەڵەبجە و ئەمانە پێم وابێ ئەمە چەندین جار ڕوویایەوانێ و تا ئێستش تا ئەمڕۆ دەسەڵات لە هەرێمی کوردستان لەسەر حسابی ئەم مەسەلەیە سەروەت و سامان کۆکاتەوە بەبێ ئەوەی بیخاتەوە خزمەتی ئەو خەڵکەکە مرگ و نەوتیان نەبوو هەڵەبجە بۆ گومرگ و نەوت بوو یانە تا دەستیان نەگەیشتە بۆ هەڵەبجە ئەمفال سەرچاوەیەکی داهاتی باش بووان بەڵام ئەوەی کە دواتریش سەربارەوەی خەڵکی کوردستان هەمووی لە ژێرگەماڕووی ئابووریا وەزێکی زۆر خراپیانە بوو بەڵام وەزی هەڵەبجەکە لە ناو تراژیدایەکەوە هاتۆتە دەرەوە لە ناو کارەساتی گەوراتەوەمە خۆمان ماڵی خۆمان چەند ساڵ لە ناو چینکۆژیان یانی جەماڵۆن و چینکۆیەکماندانا بوو بۆی هیچ ژینێکمان نەبوو شوێنێکیانە بڕۆی کرێخان و بیت و تەختەودارمانە بوو هەمووی سوتا بوو تەختەودارەکەمان ناوچوو بوو خانۆگەمان ڕۆخا بوو یانی هیچ سەرچاوەیەکی داهاتمان بەدەستەوە هەڵەبجەش خۆی هیچ هینەکیتیان نەما بوو کە بۆی کارێ بکەیت دەیە بەشە خەڵک لە قاچاقی چەک و ئەمانەیانە کردیان لە چونە سنوورەکان و شانە ڕاستیەکەی دوای 2023 کە حکومەت ڕووخاوە ئەمان دیسان هەر لایەن لە خەڵکی هەڵەبجە نەکردووەکو مساعدات بەکاریان هێنا و
خەڵکی هەڵەبجەشیان تێکەڵ بە خەڵکی کوردستان کردەوە و لە هەموو بێمافەکانە کردنیان بێ. بۆیە من بەکردەوە ینی ئەو دەسەڵاتە خۆی بەکردەوە نابەرپرسیارەتی خۆی بەرامبەر بە یانی بڵێم ئەڵێم دەسەڵات خۆی چەکی لە ناوبردننی خۆی یاوەتە دەست خەڵکی کوردستان بە تایبەتیش خەڵکی هەڵەبجە. ینی خۆی کە تۆ موچە نایی بە خەڵک ژیانی دابین ناکەی لەبار لە ڕووی ڕۆحیەوە خەڵکانی وەکو باسمان کرد لە کارەساتێک هاتوۆتە دەرەوە فرسەتێک و فەزایەکی هێمن و ئارام و ژیانێکی ئەوێکە لە بیری چێتەوە تراژیدیای بەسەراتە تۆ بەعکسە و تراژیدیاکە چەند بەرامبەر کردووە هەم کەسەکەی لە دەستەوە هەم بێدەرامەت بووە هەم بریناری چەکی کیمیاویە ڕێگا و دەواازەیەک 33 ساڵە ئێستاش هەر گوێت لە هاواری ئەوانەیە کە بە بریچەکی کیمیایی برینار 33 ساڵە ئێستاش تۆ هەر بە دوای خەڵکی مناڵی بوون بۆ ئاگەڕێن ینی ئێران خۆی نازانێ مناڵەکانی هەڵەبجەکاتی خۆی خۆ بەڕەسمی دراون خۆ خەڵکی ئێران ناتون مناڵ لەسەر جادە بەرنەوە بۆ مامەوە بێ بە دیکۆمنت و بەڕەسمی درابێ بە خەڵک هەتا ئێستاش خەڵکی هێنن 4 ساڵ فەحسیەکەن و ئەیکەن بە سیناریۆک و پیشانی خەڵکیان لە 16 و دوای دەرەچێ وەڵاو کوڕی ئەو نەبوو مناڵی ئەو نییە هەم زەلامەکە تووشی ڕۆحێکی ناخۆشەکان هەم ئەو ئایلانەش جارێکی کە برینارەکەنەوە و نەوە ناو ئەو تراژیدیایە لەبەرەوە ڕاستیەکەی ئەو دەسەڵاتە هەم من چگەلەوەی هەر لە دەمێکە لەگەڵی بڕاومەتەوە لە شاخ بوون لەگەڵیان بڕابوومەوە کامانە هیچ علاقەیەکیان بە مافی خەڵکی کوردستانەوە نییە بە ئازادی خەڵکی کوردستان بەڵام ئێستا بڵێم دڵخۆشکەر نیم خۆزگەوە ئێمە ڕاستمان نەکردایە و ئەمان بیان توانایە بە دەسەڵاتەکان خۆشگوزەرانی ئاسوودەیی ئازادی مافی ئینسانیان بۆ خەڵک دروست کردا ئەمەشمان تەواڵات داوای لێ بکەم ئێوە ڕاست دەرچوون ئێمە غەڵەت بووین بەداخەوە کە ڕاست تراژیدیاکی گەوریان هێناوە کە ڕۆژ بە ڕۆژ ئەو کارەساتە وای لێدەوانەی دوێنێ کە سوکارەکەشیان لە پێشمەرگایەتیان نەک لە تراژیدیا هەڵەبجە کە بەشێک بوو لە هێزەکانی خۆ ئێستا پەلاماری مخەڵەکانیان دەبن ئێستا پەلاماری بنکەیان ئێستا حەز ناکەن بیان بینن من لە کیمیابارانەکە یەک شتە بۆ بگێڕمەوە باوەڕکە لە کیمیاباران یەک مەسوول نەیەوێرا بێت بە ناو ئۆردوگاکانە سەرەتا ینی هەموو باس و بەسەراتی دزی و تاڵانەکان بە شێوەیەک وڵاو بوویەوە یەک شت بۆ گێڕمەمە لە نوکتە چێ بەس نوکتە نی ینی کارەساتێکە برادێکمانە بوو برایەکی جاش بوو لە کوردستان خۆی لە دەرەوە بوتی ئەمەندە دزی و بەسەرهاتەکان بوو بە وێردی سەرزمانی خەڵک گوتی ئەو فڵانە کەسەی برام کە لە کوردستانە دزەوتی جاشە وتی دزی شەکات وتی شەوێکیان لە دزیە ئەتۆتەوە لە ڕێگەی دزیەکانی لە خۆی لایەوەتە ماڵێکی کەش دزی بکە کە چۆتە ماڵەکە سەیرەکانی چیان نییە ئەم لا ئەو لە ئارچی گەڕاوی چیان نەبووە ئیتر بەشێک لەوەی کە دزیوێتی یاوێتی بە ماڵەکە و توێتی ئەوە بۆ ئێوە مرد و تامرێشتان نییە من شتێکی کە بۆ خۆم پیاکەم لە شوێنێکیکە وتی ئەم پێشمەرگانە ئەوەندە بێویژدانن ئەمەندە بێندام و تێشتەوە برای من کە دزە و جاشیشە لەمان بەویژدانتر بووە هیچ چۆ دزی بکە لە ماڵەکە چی بەشی یاون دەباتەوەی تاڵانکەمان دەستیان بڕیوە پەنجەیان بڕیوە مەسەڵەن ئەوانە کەیبیسی خۆ لە خۆ ڕاستە بەشێکی زۆر لەو ڕاستیانە بەشێکی زۆر لەو ڕاستیانە ئەوەی کە چیان کردووە بە دوای ئەوەیە دەرکەوتووە و ئەو لە بەرنامەی پێشووی کەناڵی هیوایە نەسرین خان کە خۆی یەکێ بوو لەو ڕزگار بووانە دواتر گوێبیستی بووە لەلایەن سەرانی نێو یەکێتی نیشتیمانی ئەو کاتەوەکە خەریکی کۆکردنەوەی ماڵیات و سەرۆت و سامانی خەڵک بوون جگە لەوەش باز لەوەکەن بۆ نمونە بەشێک لە من گوێم لە چەند بەرنامەیە گرت لەسەر جینۆسایدی هەڵەبجە هاوڕێکاوەکە بەشێ لە سەرکردەکانی بزوتنەوەی کوردایەتی یانێ وا باسیکەن کە ئەوە خەڵک خۆی بووە چۆنەڵێ ئەوانەی کەماون لە ژیان ناماون بۆ نمونە کەسێک دراوسێکەی یا کەسێ ماڵی براکەی خەریکن باز لەوەکەنەوە خەڵک خۆی بۆ وردەوردە ماڵیات و شتی خەڵکی تری دزیوە لە کاتێکە ئەو مێژووە تازە لەسەر ئەوان سابت بووە کە ئەوان بە لۆری نەکرد ئەوان بەڵکو جێشی پاسداران ئەم هێزە چەکدارانە هەمویان بە شێوەی جۆرا و جۆر تاڵانی سەرۆت و سامانی خەڵکیان کردووە و تەنانەت ئاڵتون و چوزام هینیان لە دەست و پەنجەی مردووەکان هێناوەتە دەرەوە بەڵێ وەڵحاصل تۆ لە ئاستێکی زیاترە ئێمە ئەم مەسەلە معلومە لەوانەیە دوو کەسیشتیشە بوو بێت بەس خۆی بەگشتی خەڵک لە هەڵەبجە نەمابوو گە تاک و تەرایەک خەڵک لە هەڵەبجە مابەوەی کردبێ تۆ هێزێکی سیاسی قەرارە بەرپرسی سەر و ماڵ و ژیانی پارێزگاری لە ژیان و سەلامەتی یانی ئەگەر هەر لێرەشەوە تەماشای بکەی
ئەگەر خەڵکێکی کەش دەزیبێتی هەر تۆ بەرپرسی من لە ئێران پێم وتن یان لە ئێرانە لە مەجلیسەوە کە ئێستا دانیشین زۆرێک ئەو کاتێمە گەنج و سەرڕوود بووین کە دانیشی هەروە بە یەک دوویەک لەو بەرپرسانە مدوتم ئێوە ئەگەر خۆشتان بە شخصی لە ناوی نەبوو بن بە لە ئاستی بەرپرسیارەتەوە بەرپرس بوون لە ژیانی خەڵکەتان توانی و کەسانەی کەما بوونەوە لە هەڵەبجە لەگەڵ هێزەکانی خۆتانە بیان کەن بە حرس و شەوانە پارێزگاری لە سەلامەتی ئەو ماوانە بکەن کە لە کۆڵانەکانە ماون لیجان دروستکەن کۆمیتا دروستکەن بۆ پارێزگاری ژیانی خەڵک بەس ئەمان وەک تۆڵی ئێستا بە ئامار لیستێ چەند لۆریان بردوۆتە پاوە ینی سوپای پازاران بردوێتی خۆیان بردویانە هەموو ئەوشتانە خۆ ئێستا ئەگەر وەک تۆڵی ئەگەر ئەو کاتانە دیار نەبوو بێستا خۆیان باسیەکەن لەسەر یەکتری باسەکان سامانی گشتی ئەو شاریان هەمووی بەتاڵان بن ڕاستە هاوڕێکەوە بەداخەوە ئێمە وردە وردە کاتی بەرنامەکەمان تەواوە بێ پێم خۆش بوو ئەگەر دوا قسەت هەیە خۆت بیکەی و ئیتر بۆ هەتا کاتێکی تر هیوادارم لە داهاتووە گفتوگۆی زیاترمان هەبێ تۆکەم بۆ ئەو فرسەتەی بۆت ڕەخسانم ڕاستەکەی قسەی ئەوەڵ و ئەخیری ئێمە ئەوەیە کە بەسەر یادی ئەم کیمیابارانە لە ئەبێ یادی ناڕەزایەتی بێ بەرامبەر بە دەسەڵاتی هەرێمی کوردستانە بێ یادی ناڕەزایەتی بێ نەک یادی گوڵدانان و چەپکە گوڵ لەسەر مەزارەکە دیارە شوێنی خۆی هەیە بەڵام لە هاوکات کە ئەمە یادێک و ڕێزدانێکە لە تەنیا یاد و ڕێزدان لە قوربانیەکان نییە بەڵکو ئەبێ ڕۆژی ناڕەزایەتی دەربڕین بێ هەم بۆ بە جینۆساید ناسینی ئەو تاوانە هەم بۆ ئەوەی کە ئەوانەی دەستیان لەو تاوانە بووە بە دەستیان لەسەر ژیانی خەڵکی کوردستانیش کۆتا بکرێ و خەڵکی کوردستان شایستەی نەک خەڵکی هەڵەبجە بەڕاستی خەڵکی کوردستان شایستەیە کە ژیانێکی ئارام ئاسوودە و زیاتر لە نیو سەدەیە ژیانیان لە شەڕ و کاولکاری و ماڵوێرانی و ئەوانەیە و بە دیاریکراویش خەڵکی هەڵەبجە لە 74 و لە 87 و لە 88 و چەندی هەتا ئێستش کە خۆشیان دوای شەڕی کیمیاباران چەندین شەڕی ناوخۆی تریشیان تا کردەوە بە هیوام خەڵک ئەوریایە پیا بکەین و بە هەمومانەوە بتوانین کۆتایی بەم دەسەڵاتە بێن و دووبارە دەستیەوەش خۆش دەستی تۆش خۆش بێ بەڕێزان بۆ ئەو بینەرانەی بەرنامەکەمان کە کۆمنتیان نووسیوە زیاتر سڵاو و دەستخۆشیان هەیە بۆ هەردوو میوانی بەرنامە لێرەوە من دووبارە سوپاسیانەکەمەوە سوپاسی ئێوە ئەەکەم کە لەگەڵمان بوون هیوادارم کە دووبارە وەکو باسم کرد بیرتان نەچێکە سەبسکرایب بکەن بۆ کەناڵی یوتیوبی کەناڵی هیوا پلاتفۆرمی یوتیوبمان و هەروەها هەوڵ بن لێەوە بینەرمان بن و شێری بکەن بۆ کۆنتاکت و با بڵین برادەر و هاوڕێکانتان لە سۆشیال میدیا ئێوارەیەکی خۆش بۆ هەموو لایەک هیوادارم کاتێکی شاد بەسەر بەرن هەر بژین.